بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست با خۆشحاڵیەوە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلالاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی ڕۆژ کە پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک بەرگە و بابەتی نوێمان ئامادە کردو بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بە هیوای تەندروستی و لەشساقی بۆ هەموو لایەکتان بۆ هیوای کە لەم وەرزە جوانەی بەهاردا خۆشترین کەیف و سەفاتان هەبێت بتوانی زۆرترین کات لە دەوری خێزانەکان پێکەوە کۆ ببینەوە. تەوەرەکانی ئەم ڕۆمان دوو تەوەری سەرەکیمان هەیە جیاواز لەو ڕووماڵ و زانیاری و ڕاپۆرتانی کە پێشکەشتان دەکەین لە ڕێگەی پەیامنێرەکانمانەوە. تەوەری یەکەمان قسەکردنە لەسەر ئاستەنگەکانی فێربوونی زمانی دووەم لە ناوەندەکانی خوێندندا. ماوەیە کە باوە لەوەی کە بەتایبەتی لە مناڵانمان قسە لەسەرەوە دەکەین چۆن فێری زمانی دووەمیان بکەین بەتایبەتی ئینگلیزی یاخود عەرەبی یاخود تورکی و فارسی. با بزانینەوە ئاستەنگانە چین کە لە ناوەندەکانی خوێندندا ناتوانن فێری زمانی دووەم بن کەمە تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. تەوەری دووەممان حکوومەتی هەرێمی کوردستان داخستنی قوتابخانەکان بۆتە بڕیاری جگە لە پۆلی 12 جارێکی دیکە قوتابخانەکانی داخستەوە بە پاساوی کۆرۆنا کامە ناڕزایی بەشێکی زۆر لە مامۆستایان کە سوکاری قوتابیانی لێکەوتوێتەوە. با بزانین ئایا ئەم داخستنەوە ئەم بڕیارە ئەم جارە چ کاریگەریەکی لەسەر پرۆسەی پەروەردە هەیە. چەندەم بابەتە زۆر قسەی لەسەر کراوە بەڵام ئەمڕۆ جارێکی دیکە قسەی لەسەر دەکەین بۆی بزانین ئایا داخستنی دەرگای قوتابخانەکان ئەتوانین بڵێن میدی پرۆسەی خوێندن ئەمساڵ بە تەواوەتی پەکی دەکەوێت یاخود نا کەمە دوو تەوەری سەرەکی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. بەڵێ بەڕێزان لەگەڵەمانشدا کۆمەڵێک ڤیتی و زانیاری و هەروەها بڕگەی پەیامنێرانمان دەبێت. سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشەوە فەرموون با پێکەوە بینەوێت. تەوەری یەکەمی پەیامی ڕۆژ وەک ئاماژەمان پێکرد قسەکردنە لەسەر ئاستەنگەکانی بەردەم فێربوونی زمانی دووەم لە ناوەندەکانی خوێندن. تەمان ناوەندەکانی خوێندن ئەمڕۆ بە دوو بەشە توانین پۆلێنیان بکەین حکومی و ئەهلی. زۆری نەمان منداڵەکانمان دەنێرینە ئەهلیەکان بۆی کە فێری زمانی دووەم ببن بەڵام ئایا لەوێش ئاستەنگ هەیە ئەوە هیچ لە حکومیەکاندا هەیە و زۆر بەتوانم بڵێم زۆر بە ئاستەنگ زۆر بە کەمی توانم مناڵ یاخۆ تا ئەو کاتی کە خوێندنیش تەواو ئەەکەی فێری زمانی دووەم ببی. بەڵام قسە لەسەرم بابەتە دەکەین بزانین بەگشتی ئاستەنگەکان چین. لەم بارەشەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا غەریب ساڵح مامۆستای زانکۆمان کردو. مامۆستا غەریبیان بەخێر بێت. زۆر سپاس. خوا بەخێر بێت. لە ناوەندەکانی خوێندن من پۆلیانم کردم حکومی هەم ئەهلی ئەمڕۆکەی نێرین بۆ هەلی بۆی فێری زمانی دووەم بێت. ئەگەر لە ئەهلیەکانەوە دەست پێ بکەین ئایا ئاستەنگ هەیە لە ئەهلیەکانە لەوەی کە مناڵان یاخۆت خوێندکار و قوتابی بەگشتی فێری زمانی دووەم ببێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ ڕەخسانی ئەم دەرفەتە. لە ڕاستیە زمان ئەگەر ئێمە پێناسی زمان بکەین ئەزانین کە ئایا بەو شێوازە دروستە مامەڵی لەگەڵا کرێت کە
کە پێویستە یاننا جا لە دامەزراوەی حکومیە بیان ناحکومیە بێت. لە ڕاستیە زمان بریتە لە ئامرازێک کە تاکەکانی کۆمەلگا لە ڕێەوە دەتوانن بیر و بۆ چوونەکان و هەستەکانی خۆیان پێدەر ببڕن. و زمان بەس ئەوە نییە بریتە لە هەڵس و کەوت بریتە لە ئیشارەتکردن هەموو ئەمانە کە دەبنە هۆی تەواوکردنی مانایەک پێی دەوترێ زمان. و ئەم زمانە ئایا لە ناو ناوەندەکانی ناوەندە ئەهلەکانە کە خوێندنگەکانە وەکو خۆی ممارەسە دەکرێنە لە ڕاستیە لەوەی لە زۆر وڵاتە بە شێوەیەکی پێویست ئامادەکاری بکرێ بەڵام ئەگەر بین باسی هەرێمی کوردستان بکەین کۆمەڵێک گرفت هەیە یەکێک لەو گرفتانە مامۆستا وەکو پێویست ڕاهێنانی پێ ناکرێت. مامۆستاکان زۆر جارەبینیت ئەگەر نمونەی مناڵێک وەرگری لە قوتابخانەیەکی نمونەیی بیبێ بۆ قوتابخانەیەکی تری نمونەی وەری ناگرن لەبەرەوەی کاڵەن 4 ساڵی شەلامان کاتە زمانی خوێندووە ئەڵەن زمانی ئاستی زمانی ئینگلیزی لاوازە ئەگەر زمانی ئینگلیزی بە نمونە وەرگین. ئەمەش بەڵگەیە لەسەرەوەی کە ئەم مناڵە لەو ژینگەی تر کە 4 ساڵە هەلی بووە و کاتێکی زۆری بەهۆی بڵێن کاتێکی زۆری خاندووە بەهۆی ئەو فێربوونی زمانەوە و لەوێ بووە و لەوێ بڕێک پارەی باشیش درابێ بەڵام فێری زمان نەبووە قوتابخانەکەی تر ئامادە نییە وەریگرێ جارەیە 5 ساڵ جارەیە 6 ساڵ. یەکێک لە گرفتەکان مامۆستایە مامۆستا بێت لە چمکی یەکەم پەروەردە تێبگا و ئەو چمکەوەکو خۆی جێبەجێ بکە لە ناو قوتابخانە. ئەگەر خۆی بە شێوازێکی دروست پەروەردە نەکرابوو و ئامادە نەکرابوو بۆ کارە ناتوانێت ئەسپی خۆشی لێ تا بدە. بۆیە زۆربەی قوتابخانەکان ئێستا گرفتی حتا ئاهلەکان گرفتی مامۆستانێ. دووەم زۆری ژمارەی خوێندکار لەناو ئەو خوێندنگانە. ئێمە هەمومان بیستمانە هەندێک لە قوتابخانەکان ئەڵەن قوتابخانەی نێودەوڵەتی قوتابخانەی نمونەی قوتابخانەی ناحکومی ئەم زاراوانە بەکاردەهێنرێن کاتێک کە تۆڵی قوتابخانەی نمونەیە ئەبێت چەمکەکانی نمونەیتیا بەرجەستە بکرێت. بە نمونە جار هەیە تۆڵی ستاندەرێکیان داناوە 16 خوێندکار لە کلاسەکە بە سەیرەکەی 25 هەیە 30 هەیە. ئەم مامۆستایە ناتوانێت کات بدا بە هەموو ئەم مناڵانە وەکو پێویست بزانێ هەڵسەنگانی تەواوەتیان بۆ بکە بۆی بزانێت وەکو پێویست گەشتونەتە ئەو ئاستێک کە خۆی مەبەستێتیانە. قوتابخانەکەش ئەم کاراکە بە ئامانجی لەوەیە ئامانجی پەیامەکەی زیاتر کردنی بستنس بێ پارە بێ وەک لەوەی کە پەروەردە پێشکەشی کۆمەڵگا بکە. گرفتێکی تر نەبوونی تەکنەلۆژیای سەردەمیانەیە. بەڕاستی ئێمە خۆمان نەزانین وەسایل زۆر گرینگە بۆ فێربوون. هەر مناڵە و بە شێوازێک فێرە بێ. ئێمە خۆمان لە ماڵەوە مناڵمان هەیە مناڵ هەیە بە پێڵەن سەماعی بە گوێگرتن فێری زمانی ئینگلیزی بووە. مناڵ هەیە بە قسەکردن. ئێمە لە زمانی ئینگلیزیە بیرمان نەچێت ئەگەر زمانی ئینگلیزی بە نمونە وەرگرین 4 بەشمان هەیە خوێندنەوە گوێگرتن و نووسین و لەگەڵ خوێندنەوە و گوێگرتن و نووسین و لیستینگ و سپیکینگ و ڕیدینگ و ڕایتینگە بڵین هەر 4 بەشەکەیە. ئەم 4 بەشە جار هەیە مامۆستا یەک مێثۆد بەکاردێنێ ئەو مێثۆدەش بەس مێثۆدی بەس خۆی سنتەرە لە ناو کلاسە. ئەمە غەڵەتە پێویستە جار هەیە ڤیددیۆیان بۆ لێبدا گوێ بگرن. ئایا ئەم ڤیددیۆ لە چ چەناڵێکەوە لێدرێت و چۆن لێدرێت ئەو وەسایلانە هەیە لەو قوتابخانەیەیانە یان هەبوونی سمارت بۆرد و وەسایلەکانی تر کە پێویستە بۆی بە هەموو ئەو مێثۆدانە ئەو تیرانە بەکاربێنرێ بە شێوازێکی سەرکەوتو ئەو پەیامی کە خۆی هەیەی لەناو قوتابخانەیە ئیمکە و پرۆسەکە زۆر دوور و درێژە بەڕاستی بەداخەوە کە خەڵک وا تێگەشتۆ بەس بریتی بێ لە ساڵێک یا 2 ساڵ لە بناغەوە بەڕاستی پرۆسەیەکی زۆر وردا بێ هەڵسەنگاندنی هەموو 2 مانگ جارێک یان مانگانە بکرێ بۆی بزانی ئەو مناڵە چۆتە ئەو ئاستەیانە چونکە هەندێک لە مناڵەکان کۆسپی دەرونیانێ بۆیە زۆر گرنگە یەکێک لە پێناسەکانی مامۆستای باش ئەوەیە کە دەبێت دەروون ناس بێت. ئێستا لە بریتانیا یەکێکە لە مەرجەکان لە هۆڵەندا یەکێکە لە مەرجەکان جار هەیە مامۆستاکە خۆی گرفتی دەرونی هەیە چۆن دەتوانێت ئەو مناڵەوەکو پێویست ئامادە بکە و ئەو مناڵانە هەمووی لە باکگراوندی جیاوازەوە هاتوون. هەر کەسە و بڵین خۆتان ئاگادارم بە تایبەتی لە جیهانی تەکنەلۆژیای ئیمڕۆیە وەکو جاران نییە. ئێستا مناڵ زۆربەی کاتەکانی لە ماڵەوەیان لەگەڵ ئایپاداژی لەگەڵ دایک و باوکیان ناژی دابڕاوە لەگەڵ تەلەڤیزۆن ناژی و ئەم کاریگەری نەرێنی زۆر کردوتە سەر پرۆسەکە. چۆن ئەم مناڵانە بێنینەوە ناو سروش بیانهێنینەوە ناو جیهانی مامەڵەکردنی حەقیقی لەو جیهانە دامڕێنینەوە جارێکی تر
بەڕاستی بۆ مامۆستا گرفتە بۆ قوتابخانە گرفتە و پێویستە بەرنمەیەکی تۆکمەی بۆ دابندێ بۆی بتوانێت ئەو پرۆسیوەکو پێویست لەناو قوتابخانە ئەهلەکانە جارێ مە باسی حکومەکان ناکەین بڵین ئەمە بەس لەناو ئەهلەکانە ئەمایە. مامۆستا لە قوتابخانەی حکومی خوێندکار هەبوو کە قۆناغی 12 ئامادەیشی تەواو کردو چۆتە زانکۆ پەیمانگاکان ئەگەر اختصاصی خۆی بۆ نمونە بەشی زمانەکان نەبوو بێت لە 4 ساڵی زانکۆشە فێری هیچ زمانێک نەبووە. هۆکاری ئەمە بۆ خوێندکارەکە خۆی ئەگەڕێنیتەوە کەم تەرخەم بووە گوێناویان ئەوەیە منهەجە یان هۆکارەکەی مامۆستاکەی کە نەیتوانێت فێری ئەو زمانی بکات. تەنانەت بگرە خوێندکاریش هەبووە جامیع و پەیمانگای تەواو کردو بە ئێستاشەوە لەم لە ئێستایا کە تەکنۆلۆژیا چەند پێشکەوتووە لاتینی نازانێت بنووسێت شێوازی لاتینی کە ئیتر هیچی تیانە. ڕاستە خۆی ئێمە زانین زۆر کەس مامۆستا تاوانبارەکە بەوەی کە کەم تەرخەمە بەرامبەر ئەرکەکانی بەس مامۆستا بیرمان نەچێت لە ناو سیستەمە ئەگەر ئەو سیستەمە بەهێز بوو ئەو مامۆستایە تەسفیەکە بەس نەبوونی سیستەمێکی پەروەردەیی بەهێزە لە هەرێمی کوردستانە ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین بەڵام من ڕۆژانە نمونە بینم خەڵکەیە نەکرد بەکە لە ڕۆژ ماستەر و دکتۆراشی تاوا کردووە حتا ڕێنووسی دروستی زمانی کوردیشی تاوا نییە ئەمانە هەمووی هەیە ئاگاداری ئەوین کەسەیە بە پێچەوانەشەوە لە قۆناغی بۆ نمونە چواری سەرەتاییە ئاستی کەسێکی دکتۆرا هەیە لە زمانی ئینگلیزیە پسپۆڕە جیاوازەکان ڕۆڵە بینێت بەڵام لە کۆتاییە بێ شتێک هەبێت لە هەکبەی ئەو خوێندکارەیە کە بتوانێت ئەساسیاتێک هەبێت جا لە هەر پسپۆڕێکەوە هاتبێ هۆکار چییە؟ هۆکار نەبوونی منهەجێکی سەرکەوتووە پرۆگرامێکی سەرکەوتووە نەبوونی سیستەمێکی بەهێزە کە تیا کەسەکان بچنە ناوی و تەسفێ بکرێن بەڕاستی و سیستەمە نییە ینی زۆر جار منهەجی زانکۆ هەیە بە زمانی عەرەبیە ئەم کەسە کە خوێنێت زمانی ئینگلیزی زمانێکە هیچ ئەتیباری بۆ دانانە تەنانەت لە ئەو بەشانی کە پیان ئەڵەن نەن دیپارتمنت ئەو بەشانی کە پسپۆری زمانی ئینگلیزی وەرناگرن لەوەی یەک مادانە بێ مادەکە بە چەند وشەیەک بێ خوێندکارەکە لە بەریەکات و وشە نابێ لە بەرکرێ وشە مانە نابەخشێکرد لە بەرکرا وشە دەبێ بخرێتە ڕستەوە ڕستە دەبێ بخرێتە ناو سیاقەوە ناو کۆنتێکستەوە ناوەڕۆکەوە ناوەڕۆک دەبێ بکرێتە ناو مامەڵەوە هەموو ئەمانەینە یعنی ئێستا زمان بەداخەوە بەدەست ئاخێوەرەکانەوە بڵین قسەکەرەکانیەوە بۆتە بوونەوەرێکی لاواز و زۆر کێشەی دروست کردووە ینی بۆتە زمانێکی جەستەیەکی بێڕۆح زمان لەو شوێنی خۆیان نەماوە و پێویستە ئەمە چۆن بگەڕێتەوە بەڕاستی دەتوانین بە دروستکردنی سیستەمێک لە ناو سیستەمێکی بێزە ئەتوانین لە ڕێگای ئەو سیستم و مامۆستاکان ڕاهێنانی تایبەتیان پێ بکەین و دەتوانین منهەجەکە ئەپدەیت بکەینەوە پرۆگرامەکە بدەیتکەینەوە نێڵین ئەو خوێندکارانە بچنە قۆناغی دوایەوە چونکە ئێمە بەس بیلەوە نەکەینەوە کە ئەم خوێندکارە بەستەنا ئەو قۆناغە ببڕێ دوو ڕۆژی تر داوای کار دەکا چێتە سێکتەرێکەوە کەرتی تایبەتەوە لەوێ مەرجی زمانی ئینگلیزی پێشەکیە پێش پسپۆڕێکی خۆیەتی ستا لە زۆر شوێنە پێشەوەی کە پێت بڵند تۆ کوێتەوە کتۆڵەن زمانی ئینگلیزی زانی ێ باشەمە کێشە دروستەکە زۆر کەسەیە بە منی وتووە وتێتی من خۆم نەمخێندووە ئینگلیزیە زانم کەسێکیان هاتووە مقابلەم کردووە خریجی سوار ساڵ زانکۆیە ئەڵم تۆ چۆن فێری زمان بووی ئەڵە خۆم گەڕاوم لە مەتار و وشەیەکە بۆ نووسیمە من نەیزانم و نایزانێ نەخوێنەوارم مەڵە من ئینگلیزیەکە زانم ئەو کەسی کە 4 ساڵ زانکۆی خوێندووە نایزانێت خماوسەیەسە بە دەقیقی وای لێ هاتووە ئەگەر تۆ زمانی دووەم بە تایبەتی ئینگلیزی نەزانی تۆ نەخوێندەواری هەرچەند زانکۆشت تەواو کردبێت چکە بە کەڵکی ئیش و کاری ئەمڕۆ دەرەوە نایت کەواتە ئایا قوتابیەک یا تەلەبەیەک لە ناونەکانی خوێندندا بووەتە قوربانی سیستەمێکی ئەوەی کە دەیبینین و خۆشت باست کرد کە چۆنە کاتە لەم نێوەندەدا قوتابی چی بکە بۆی کە ئەم ماستەنگانە ببڕێەوە فێری زمانی دووەم ببێت بەڵێ ئەمە پرسیارێکی جوانە ئەگەر کەسێک بیوێت خۆی زمان فێر بێ ڕێگاکان هەن ڕێگای پلانێکی سەرکەوت و زۆر کەسە بۆ زۆر سەرکەوتووە ئێستا ئینگلیزیەک ئەزانێت تەسەوڕکەن لەوەی لە قوتابخانەیەکی حکومی شەوهاتە بێت لە ناوچەیەکی شەوە کە بە هەموو مەرجەکانی کە خەڵک لە مێشکی خۆیان دایناوە ئێستا کە ئەو شوێنە شوێنێکی دواکەوتووە بەڵام ئەو کەسە زۆر سەرکەوتووە بەهۆی چیەوە لەبەرەوەی پلانی شخصی هەبووە پلانی کەسی ئەوەیە کە خۆی یەکەم جار بێت بزانێ چەند لە هەکبەیە هەیە بۆ نمونە بزانێ ئاستەکەی لەکوێیە دوایی پلانێکی تۆکمە دابنێ بزانێ لەگەڵ کەسێکی زمانەوانە دابنیشێ بزانێت بە چێ وەسیلەیەک بە چه ڕێگایەک
زوو فێری زمان دەبێ. ستا بە نمونە بەڕێز لەوەیە تۆ لە ڕێگەی گوێگرتنەوە باش فێر ببی، لەوەیە کەسێکی تر لە ڕێگەی نووسینەوە، لەوەیە کەسێکی تر لە ڕێگەی قسەکردنەوە. دوایی کە دیراسێکی ئەمەمان کرد و زانیمان تێستێکمان بۆ کرد و زانیمانەوە بۆ شێوازە پلانی بۆ دانین و لەگەڵ لە ناوەندێکی باشە یان خۆی لە ماڵەوە ئەتوانێت سێڵفستەدی پێڵن خۆی دراسی بکە، توانێت لەگەڵ یا بڕۆ هەرچەنە پێویستە لە ژێر سەرپەرشتی کەسێکی ترابێت قۆناغ بە قۆناغ کە تێپەڕان تێستی بۆکەیت و هەڵسەنگاندی بۆکەیت و بزانی چۆتە ئەو قۆناغە پێویستەیانە و بەردەوام ڕڤی یەکەی تۆمانە. هەڵبەت پرۆسەکە وردە ئەگەر بۆ نمونە تۆزێکی لێ باسکەم ئەبێت یەکێک لەو شێوازانەی کە سەعیەکات بزانێت چۆن سەعیەکات، چونکە زمان لە بیرە چێتەوە. زۆر خەڵک وا تێگەشتووە کە چۆ شوێنێک کۆمەڵی وشەی لەبەر کردەوە نەخێر. ئێمە هەمومان بیستومانە کە کۆگنێتیڤ ئەفەرت پێڵێن کۆششی هێزری پێویستە بە شێوازێکی دروست ئاراستە بکرێ. ئەگەر بە شێوازێکی دروست ئاراستە نەکرا ئەو کۆششی هزری ئاوتکەمەکەی دەرەنجامەکەی خراپە بێ. ینی بۆ نمونە ئەو کۆششە هیزریە پێویستە ڕنگدانەوەی هەبێ لەوەی بزانی میمۆری ئەو کەسە چۆنە، دیراسەی میمۆری بکەیت، چونکە هەیە زاکیرەی بەهێزە بۆ زمان، پێڵێن ناشۆڵ ئاپتیتیوت ینی تاقەیەکی سروشتی زۆر بەهێزی هەیە بۆ زمان، هەیە بە مانگێک فێری زمانە بێت، هەیە بە 4 ساڵە خەریکە فێر نابێت. بۆ فێرە بێ ئەمە طبعاً هەیە خۆی توانایە، بەڵام هەیە ئەگەر مرۆڤێکی ئاسایی وەرگین هۆکارەکەی لەوەی ئەوە بێت کە بزانێت چۆن سعی بکە، سعیەکە بەوە بێت بەردەوام مراجعە بکاتەوە بۆی کە جاری یەکەم و دووەم و سێم جاری چوارەمە چێتە لۆنگ میمۆریەوە، زاکیرەی بەعیدەتن مەدە ئەوەی کە لۆنگ میمۆری بەزەگە جارێک بوو دوام بوو بیریە چێتەوە ئەچێتە شۆرت میمۆریەوە، پاش فترەیەک لە لایەتی و دوایی بیرە چێتەوە، دوای 3 مانگی تر 6 مانگی ترەی بینیتەوە ئەڵە من زمانم هەمووی بیرچۆتەوە لە بەرەوەی بە شێوازێکی دروستی نینەکردووە. پێویستە میمۆری ڕەچاوکرێ لە لێنینگەی بڵێتی توانای لیاقەی ئەو لێرە گرفت زۆرە. بۆ نمونە کەسێکەیە لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانە مامۆستایەکی دروستی نەبووە هاتوۆتە قۆناغی شەش، بەس لە قۆناغی دوی ناوەندی سێ ناوەندی مامۆستای نەبووە و وەکو پێویست نەی خوێندووە، بۆیە سیرەکەی لێرە گاپێکەیە کێشەی زەمانەکانی هەیە تێنسەکانی هەیە کەواتە تۆ دەبێت بگەڕیتەوە بە پێویستی پێی بڵی وا بکە، تۆ لێرە بۆیە لە ماگرفت لە بەرەوەی کێشەیەکی پێشووترێتەیە. ئەبێ بزانین ئۆبجێکت ڕیکۆگنیشن، بزانین ئایا ناسینەوەی ئەم شتانە هەمووی هەیە، ئاشنایە بە ئەزمونونەکانی دەرەوە. زۆر کەسێ پێڵیت ئەڵەی بۆ نمونە ژینگە، من خوێنکار هەبووە ئەڵە ژینگە چییە؟ نازانێ ژینگە چییە، تۆ دەبێت ئاشنای کێ بە ژینگە بیبێ بۆ ژینگە، جارێ بزانێ ژینگە چییە، بۆی کە زاراوەیەکەیە بیناسدا تەرخان کراوە لە زمانە بۆەوە. بە نمونە ئێستاگەر من بە ئێوە بڵێم پەرتوک یان کتێب هەمووتان نەزانن چییە، بەس ئەگەر بە ئێوە بڵم سەرچاوە چەند مانایەکی ئێمە زانین لە زمانە خۆمان یەکگرتنمانەیە، چونکە زمان بریتە لە دیراسەیەکی بریتە لە بڵین بریتە لە دراسەیەکی بەیەکەوە گرێدرا و بە هەمویان دەتوانن مانە دروستکەم وەکو لە بیدایەتە ئاماژەم پێکرد. یعنی ئەگەر ئێمە ئێستا بە تۆ بڵین هەمومان ڕێکەوتوین لەسەرەوەی کە ئەم چەمکە بەکاردێنرێ بۆ کتێب، بەڵام ئەگەر بڵین سەرچاوە لەوەیە تۆ لێت تێک چێ بڵی سەرچاوی ئاو، سەرچاوی چی، سەرچاوی دەرمانە یان شتێکی ترە مێشکە بچێ بۆ شتێکی تر، کەواتە ئێمە هەمومانێکت خوێنکار هەیە ئەم شتانە ناناسێتەوە لە بەرەوەی لە ژیانی تەکنەلۆژیا هێندە لە ژیانێکی ترە بێبەش بووە لە ئەزمونونەکان ڕۆژانە، ئەزمموی ڕۆژانە هەموو ئەمانە هۆکار. زۆر باشە ماوەسا بابەتێک هەیە کە هەیە کاتێککە فێری زمانی دووەم دەبێت هەندێک دەستەواژە و وشەی کوردیەکەی لەبیر دەچێتەوە یاخود تۆزێ بە ئەستەم لە ناو قسەکانیان بۆی دێت باشم و هەیە کاتێککە ئینگلیزی فێر بۆ دەوێت بچێتە سەر عەرەبیش فێر بێ جارێکی تر تێکەڵی دەکاتەوە یاخود تورکی، ینی وەرگرتنی زمانی دووەم هۆکارە بۆەوەی کە تۆ زۆر جارەکە بە زمانی دووەم قسە بکەی یا کاتە دەگەڕێتەوە سەر زمانی دای قسە دەکەی هەندێک دەستەواژەی زمانی دووەم و سێمەکە بەکاردێنیتەوە. ئەمە نۆرماڵە لە فێربوونی زمانە، ئایا ئەمە چۆن ئەو کەسە کۆنتترۆڵی خۆی بکا کە زمانەکان تێکەڵ بە یەکتر نەکاوە بتوانێت لە شوێنی و کاتی خۆیان بەو زمانە قسە بکە کە پێویستی پێێتی. هەر کەسێک ئەو کێشەیە هەبێت مانایەوەی دراسی یەک زمانی کردووە دراسی دوو زمانی نەکردووە. ئەگەر بۆ نمونە بەهاتە بگەڕایە لە زمانی ئینگلیزیە بیزانێ بەرامبەرەکەی لە کوردیا چییە، بە هەر چوار قۆناغەکە تێپەڕێ قۆناغی خوێندن و گوێگرتن و
نووسین و خوێندنەوە ئەو کاتە ئیتوانی و شانەوەکو خۆی بناسێتەوە لێی تێک نەچێت. بە نمونە زۆر کەسەیە لە قسەکردنە نووسینی گرنگی بە نووسینە، نووسینیش قۆناغی چەسپاندنە لە مێشکە. تۆ تا نەنووسین ستا بە زۆر جار بە خوێندکارەکان هەمومان نەتوانی قسە بکەن، بەس کە کاتێک پیانەڵم ئەم تاسکە وەڵام بنەوە، ینی ئەم ئەرکێکیانە دەمێ پیانەڵم جوابی بنەوە، دەزەکەن بە نووسین سیرەکەن توانان نییە. توانایی مرۆڤ لە نووسینە دەردەکەوێت لە بەتایبەتی لە زمانەوە نیە. کەواتە بە بورە مامۆستا مەفروزە لە کاتی فێربوونی زمانە ئەبێ بنووسیت زۆر پێویستە ئەم نووسینە هۆکارە بەوەی کە ئەو زمانت لەبیر نەچێتەوە. بەڵێ ئەمە بۆ تێکەڵاو نەبوونی زمان و چەسپاندنە لە مێشکە، ینی قۆناغی نووسین قۆناغی چەسپاندنە لە مێشکاگەن نەنووسی و خەڵکێکی زۆر وازی لە نووسینێنەوە. ئمە مامۆستای لە زانکۆ زۆر جار بەداخەوە خوێندکارەکانمان مۆبایلێکیان پێەیە هەر کە شتێکە نووسی تااقەتی نەبی نووسێ ڕاستەخۆی نەیەکی یەکگرێ، ئەمە کارێکی زۆر خراپە. ینی بۆیە من خۆم زۆر جار بێتاقەتە مەگەر خوێندکار وەرەقە و قەڵەمی پێ نەبێت بۆی بنووسێت، چکە زانم ئەو چکە ئەوت کەمێکی بێت چ دەرەنجامێکی بێت لە داهاتوە ببورن لەوەی خۆشم زۆر وشەی هیم بەکار بێنم. ناسێ مامۆستا زۆر باشم. ئێستا ئەمە ناوەندەکانی خوێندن چه حکومی چه ئەهلی بینیمان هەرچەندە زۆر جار ئەوەش گرفتە بۆ نمونە من لە حکومیە قەواعید دەخوێنم، بەڵام لە دەرەوە ڕەنگی قەواعید بۆ نمونە گەر عەرەبیەکە لەگەڵ عەرەبیەکە قسە بکەی ینی پێکەنی نیە بە تۆیت بەو شێوازە قساکەی قەواعیدی. ئەمە گرفتێکە و گرفتێکی دیکە ئایا ئێستا و پەیمانگایانەی کە هەن ناوەندەکان هەن باس لە یا ڕیکلام بۆەوە دەکەن بە چەند قۆناغێک فێری زمانت دەکەن، ئەمانە تا چەندە ستانداردن و تا چەندە بەسوودن و پێویستە خەڵک پەنایان بۆ بەرە بۆی کە فێری زمانی دووەم بن. مەڵێ ناوەندەکان بەداخەوە کە زۆر جار کەسێکە چێت مۆڵەتێک وەردەگرێ بۆ بڕم بۆ پەیمانگایەک یان بۆ ناوەندێک پێویستە ڕەچاوی کۆمەڵی خاڵکن بزانن ئەو کەسە خاوەنی ژێرخانی هزری و ژێرخانی مەعریفی و ئەوانە بڵین حەقبەی چەنیتیایە. چونکە زۆر کەسەیە وەکو وایە سارێک بدەی بە کەسێک بەس بەهای ئەو سارەیە نەزانی و بچێت مجازەفەی پێوە بکە. ئێمە هەمومان نەزانین کێشەی ئیمڕۆ کێشەی ئێمە مامەڵەکردنە لەگەڵ کەسەکانە لەگەڵ زمانە بەڵێ جۆرێک لە شوێنەکان دروست بوون لەوەی وەکو پێویست مامەڵە لەگەڵ خەڵکان نەکەن و خەڵک بەلا ڕێبچی. ئەمە لە سێکتەری زمانەوانیان نییە، لە زۆربەی سێکتەرەکانە هەیە. لەوەی کەسانێکە بێت ڕکلام بکەن و خەڵک ئیستیغلال بکەن، ئامانجیان بازرگانی بێ یا ئامانجیان شتی تر بێت، بەڵێ ئەمە هەموویە، بەڵام ئەبێت تاکە و شێر بێخۆی بۆی بزانی کوێ هەڵەبژێرێ بۆ کوێ چێ ئەچێ بۆ لای چێت چی ئەکا بۆچی ئەچێت. زۆر کەسێ هەر دوایی ئەوە کەوتەوە. من چەند جار کە خەڵکم بینیوە خۆی حەزی لە زمانیە باوکی وتوێتی کوڕم زمان بخوێنە من بەهۆی زمانەوە وام لات بە زۆرەی نێرێ. حەزیەکێکە لە بنەماکانی سەرکەوتنی کەسێک لە بواری زمانە حەز ڕەچاو ناکرێت. دووەم کەسێک کە ئەچێتە ئەو شوێنە لەوەی مامۆستاکە پسپۆر نەبێ، لە چەند شوێنێک ئاگادارین چەند ڕستێکیان پێ لە بەرەکەن و دوایی ئەیدەنەوە پەخشیەکەنەوە لە فەیسبووکە و بە خەڵگەڵەنەوە مناڵی فڵان کە زمان فێرە بێ. زمان فێر بۆ و زمان ئەتوانێ باش ئینگلیزیەکەی باشە، بەڵام لە کاتێکە کە دی چەند ڕستەیەکە وەکو تووتی پێی لەبەرکراوە و لە ناو هەکبە هیچ شتێکی معریفی نییە، زمان نییە، ئەنیەمانە هەمووی هەیە. پێویستە ئەمە چێوریا بێت لەبەرەوەی لە کاتی نەبوونی سیستەمێکی بەهێزە لە ناو ناوچەیەکە یا لە هەرێمێکە لە ناو دەوڵەتێکە پێویستە تاک خۆی وەشیار بێ پرسیار بکە. ینی وانە ئێمە هەموومان نەزانین کە نەتزانی پرسیار لە خەڵکی ئەو بوارە بکە بۆی بزانی کێ پسپۆڕ بچیتە لای شوێنی باشەیە لە ئەم هەرێمەیە، پەیمانگای باشەیە، قوتابخانەی باشەیە، بەزە بێت تاک خۆی پرسیار بکە کە پرسیاری کە دەتوانی ئاڕاستێکی بەو ڕێگا دروستە. مامۆستا لە هەندێک قوتابخانەی ئەهلی ناتوانم بڵێم هەمووی، بەڵام لە هەندێکیانە ئەبینی کە خوێندکارەکان هەمویان بە باشی فێری زمانی دووەم بوون. بەڵام بۆچی ئەمە ئەبێت خوێندکارێک هەر لە هەمان قۆناغەکەوت پێشتر بەڕێزی ئاماژەوە کرد کە خوێندکار هەیە لە چواری سەرەتاییە و زمانەکەی زۆر لە کەسێک کە دکتۆرای هەبێ باشترە بۆ ئەبێ ئەم باش بێت، بەڵام ئەو خوێندکاری کە لە هەمان قۆناغای و لە قوتابخانەیەکی حکومیایە فێر نەبێت و هیچ نەزانێت. ئێمە شتێکمان بیستوە هەر لە زمانەوانی ڕۆژانە ئیڵینەوە ئەڵێ فێربوون لە مناڵیە وەک نەخشێک لە بەردێک بکەی وایە
زانکان زانەکانی بواری زمانەوانی ئەوان دەرخستووە کە مناڵ لە قۆناغی مناڵیە مشکی ئامادەترە بۆ وەرگرتنی زمان و مناڵ هەتاک و ینی یەکێک لەو قسانەی کە هەیە نوام چۆمسکی ئاڵێت زمان بربەز نییە لە بەردەم فێربوونی تەمەەن بربەز نییە لە بەردەم فێربوونی زمانە بەڵام باشترین تەمەەن مناڵیە ینی مرۆڤ فێرە بێ بەڵام وەکەوە فێر نابێت کە مناڵە بەڕاستی لەوە یەکێک لە هۆکارەکان تەمەەن بێ ئەو توانایی کە ئەو مناڵە هەیەی و مێشکی مەشغوڵ نییە بە کۆمەڵک هۆکاری ترەوە لە کۆمەلگا مەعیشەتی ژیانە بڵین کارکردنە ژیانی خێزانیە سیاسەتە مێشکی تەرخانەکە بۆ خوێندن ئەو توانایی کە ئەو هەیەی و بە تایبەتی تواناکانی سەرەتایی ژیان زۆر تاقەیەکی زۆر باشی پێ ئیستیغلالیەکە بۆ بوارە بەڵام ئەو کەسی تر کە دکتۆرای هەیە لەوەیە نەچوو بێتە ئەو سیستەمەوە لەو کاتەیە ئەو توانایی ئەو ئیستیغلال نەکرابێت ینی سوودی لێوە نەگیرابێت بۆیە پێویستە بزانین ئەگەر ئێمە بمانەوێت زمان فێری مناڵەکانمان بکەین زۆر گرنگە لە قۆناغەکانی سەرەتاوە هانیان بدەین بە بڕوای من ئەگەر یەکێک ئێستا زمان بخوێنێت لە تەمەنی 30 ساڵیە ئەوەی کە بە 3 مانگ فێرە بێ ئەیتوانی لە مناڵیە بە 1 هەفتە فێر ببێ ینی بەڕاستیەوە تەواو ئەو قسەی کە منە ئێڵم بنەمای زانستی هەیە و واشە توێژینەوە سەلماندویەتی بۆیە گرنگە تۆ لەو کاتەیە تەمەەن چەند پاشەکەوت دەکەیت ینی 2 مانگ و تقریبان 20 ڕۆژ پاشەکەوت دەکەیت لەبەرەوەی کە تۆ لە مناڵیە توانی تا ئەوەی بکەیت ئەنجە لە داهاتووشە قورسە بیر بچێتەوە چونکە لەو مناڵیە بەردەوام مێشکی ئامادەیە و دووبارەی ئەکاتەوە ڕۆژانەی بیستێتەوە لە ناو ژینگەکەی خۆی و لە مێشکی ئەچەس بێ بێتە بناغەیەک بۆیە سەیرەکەی زۆر باش فێرە بێ زۆر باش ماسامە زمانی دووەم ئەمەوێت کۆمنتت لەسەر زمانی یەکەم زمانی دایک بزانم بۆ شێوازی ئێستی پرۆسی پەروەردەکە بینین چۆنە بەتیابەتی لە ناوەندا حکومیەکاندا ئەو تا ساڵ خەریکە کۆتا تەواو دەبێت و 20 ڕۆژ دەوام نەکراوە ئایا بۆ قوتابیانی سەرەتایی ئەم جۆرە خوێندنە تا چەندە کاریگەری لەسەر نەزانین لە زمانی دایکی شیعە بەسەریانەوە طبعاً کاریگەری زۆرە بەداخەوە ینی ئەوە جێگەی خەفەتە هەر کەسێ خەمخۆری پەروەردە بێ سێکتەری پەروەردە بێ لەم هەرێمەیە بەڕاستی ئەو وڵاتانەی کە ئێستا پێشکەوتون هەموو داهات و بودجەی بڵین لای خۆمانەڵین زۆر گەورە و توانای مرۆیەکان هەمووی لە بواری پەروەردەیە دەرخانەکەن کەەوە خەفەتێکی زۆر زۆرە ئێمە ئاستی پێکەین ئێمە بەس خەمی ئەومان نییە کە فێری زمانی دایک نابێ مناڵ هاتۆتەوە تێکی شوە بەهۆی پۆبجیەوە لە ماڵەوە هیچ کاتێکی زۆری هەیە ینی مناڵ تووشی نەخۆشی بووە ینی قەینە ئەمە وتمان زمانینە ئێمە کاتی خۆی ئەگەر مەحروم بووبین لەوەی کە زمان فێر نەبین باو باپیرانی ئێمە بەڵام لە ڕووی کەسایەتیەوە تێک نەچوون دێنەوە کۆمەڵگە کەسانی ئاساین بەس ئێستا مناڵی زۆر تێکچوو هەیە شێوازی مامەڵان گۆڕاوە تووشی نەخۆشی دەرونی بوون بۆی تەکنەلۆجیاوە بەڵێ زمانیان ئێستا زۆر بەداخەوە کێشەیان زۆرە گرفتیان زۆرە و ئەو گرفتانش بە حقیقت پێویستە بە سیستم چاک بکرێ تەواوکردنی نەخوێندنی ساڵێک لە قوتابخانە کێشە بۆ قۆناغەکانی ئەو دەرەنجامی ئێستا نایبینین دوای 10 ساڵی تر بزانە ئەم تەبەقەیە لای خۆت ئێستا توانی تۆماریکەی و بیزانە ئەم چینەی کە ئێستا هەیە لە دوای 10 ساڵی تر چی لێ بەسەر دێت یعنی دەرەنجامەکەی زۆر خراپە بێ زۆر باشە مامۆستاگەن کاتمان تەواو بووە زۆر سپاس دەکەین سپاس کە میوانی پەیامی ڕۆژ بوویت زۆر سپاس بۆ بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. بەڵە بەڕێزان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری سەرجەم شار و شارۆچەکان دەچینە بڕگەی پەیامنێرانمان سەرتاش دەچینە لای پەیامنێرمان وشار محەممەد وشار سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش گرنگترین کار و چالاکی و زانیاریەکان لای تۆ چین فەرموو. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دوای ئەوەی کە لە ئیداری گەرمیان پێشانگایەک ئەگە دیمەنەکان ڕاستەخۆ لەگەڵ قسەکانی خۆمە بگوازینەوە پێشانگایەک لە ئیداری گەرمیان کرایەوە دوای ئەوەی کە بەپی گوتەی سەرپەرشتیاران و سەرۆکارانی فیستیڤالەکە سەرکەوتنی بەدەستێنە بیان لەوە کردەوە کە فیستیڤاڵی ئیداری گەرمیان بێن شار و شارەکانی دیکە هەرێمی کوردستان و ئەمڕۆ فیستیڤالەکە هاتۆتە قەزای دەربەندی خان بە مەبەستی ئاوردانەوەی زیاتر لە بەرهەمە خۆماڵیەکان وەک دەبینن ژمارەیەکی بەرچاو لە
هاوڵاتیان و پیشەوەران هاتوونەتە با بڵێن یاریگای کە ناسا بە مەلعەبەکە بۆ ئەوەی کە دانیشتوانی دەربەندیخانی زیاتر لە شوێنەکە ئاشنا بن ژمارێکی زۆر کە ژمارەیان 100 دەستی کارە بێت هاتوونەتە قەزاکە و بەرهەمەکانیان پیشانی کڕیاران دەدەن بە ئامانجی ئەوەی کە بەرهەمی خۆماڵی بەرەو پێشووری زیاتر بەخۆ ببینە. من ئێستا دەچمە لای وتەبێژی یاخود ڕاگەیاندنی فیستیڤالەکە سڵاوتان لێ بێ بە شێوەی گشتی وەکو با بڵێن ستافی فیستیڤال هۆکاری هەڵبژاردننی دەربەندیخان بۆ فیستیڤالە بۆ چێکرد. سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی پەیام بۆم بەسەرکردنەوەی بەخێربن سەرچاو دیارە ئێمە لە سۆنگەی هەستکردنەوە بە پرسیارەتیمان بەرامبەر خزمەتکردنی دانیشتوانی ئازیزی دەربەندیخان ئەمڕۆ 25 سێ 2021 کە یەکەمین و گەورەترین فستیڤالی بەرهەمە ناوخۆیەکان لە دەربەندیخان بەڕێواچێ لە سۆنگەی هەستکردنەوە بە پرسیارەتی بە خزمەتی دانیشتوانی ئەم دەڤەرە هەوڵماندا لە دوای کەلار لێرە ئەو فستیڤالە بەڕێوە بووین. ئەوەی کە پلانتان بۆ دانابوو تا چەند لە ئەنجامە سەرەتاییەکانی ڕازین کە ئێستا ساعت بڕیارە فیستیڤالەکە دەست پێ بکەوە ئێستا کەمێکی تر بە فەرمی ڕابگەێنرێت بەدەمەواتنەکان چۆن نەبینن تا ئێستا دڵخۆشکەرە؟ سپاس بۆخوا ئەوەی کە چاوەڕێمانیا کرد تقریبا تا ئێستا ئەومان بە دەستکەوتووە دانیشتوانی شاری دەربەندیخانی ئازیز زۆر بە گەرم و گوڕیەوە بەدەم مۆزوعەکە بەدەم فستیڤالەکەەوە هاتوون ئەوە تا ئێستا ئەوانەی لێرە ئامادەن تەنیا خاوەنکارەکانن تا ئێستا دەرگای هاتنە ژوورەوە و ئەفتتاحمان بەڕووی هاوڵاتیاندا نەکردوێتەوە لە چەند خولێکی داهاتووە ئیشەڵا دەرگای هاتن دژورۆیش بەڕووی هاوڵاتیان ناوەڵاکەین. ڕۆژ بەردەوام فستیڤالە دیارە ئەو ئەمڕۆ 25 سێ یەکەم ڕۆژی فستیڤالە کاتژمێر لە دوای دەی سەرڕەبەیانی واکرێتەوە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت ینی 26 و 27 بەردەوامە فستیڤالەکە. وەکو دەبینن ئەمە کۆمەڵێک لە بەرهەمی ناوخۆییە کە هەڵم نەکردوێ ئەم کەپریان لە پارێزگای هەڵەبجەوە هاتووە من نیشانەی ئەوەیە کە لە سەرجەم شاشکانیشەوە ئەوانەی کە خاوەنکارن و خاوەن بەرهەمی خۆماڵین هاتوونەتە دەربەندیخان بۆ ئەوەی بەرهەمەکانیان ساغ بکەنەوە. من دەچمە لای ئەم خاوەن کەپرا هەم خۆتان بناسیێنەوە ئەم باسێکی ئەوەشمان بۆ بکەن بۆچی هاتوون ئەو ڕێگەتان بڕیوە و لە هەمان کاچامێ باسێکی ئەوە بکەین کە ئەم کەپرانە ئەتوانین بڵێن ئیسفادەیەکی ئەوەی لێ ئەکرێت کە جێتە مۆحبێ یان ڕاستی بەشی کشی ئەو حەزویستەیە بۆ بەرهەمە خۆماڵیانە خۆتان ئەتانەوێت کە بەرهەمەکانی خۆتان نیشان بکەن. بەڵێ دەستخۆش بێ بەخێربن سەرچاو زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوە سپاس بۆ ئەم دۆست و هاوڕێیانە بۆکردنەوەی ئەم جۆرە پێشانگا و شێوازە لە بازاڕکاریە. وەرزانم لە هەڵەبجەوەکو جەنابەت باس کرد بەشداریمان کردووە لە جەلسات و واراتی ئەنتابەوە هاتوین لێرە بەرهەمەکانی خۆمان عەرزەکەین زیاتر لە 100 جۆر لە جۆرەکانی بەهاراتمان هێناوەتە ئێرە بۆ ئێرە کەمتر چەرەساتمان هێناوە زۆربەی زۆری بەرهەمەکان ناوخۆین هەندێکی بەرهەمی دەرەکی طبعاً خۆتان زانن کە بەداخەوە بەشێکی زۆر لە واقعی ژیانی ئەم خەڵکەوای لێ هاتووە کە بەرهەمی دەرەکی نەبێت لە ناوخوا بەرهەم ناهێنرێت بەگشتی ئەو بەرهەمانەی کە عەرز کراون ئەمانەوەیە کە شتی باش و چاکمان هێناوە تا پێشکەشی کڕیارانی بکەینەوە خاڵک باسێکی لە ئەم جۆرە فستیڤاڵانە هەنگاوێکی زۆر باشن بۆ ئاشناکردنی خەڵک بە بەرهەمی ئەو فرۆژگا و شوێنانی کە ئەیانەوێت عەرزی کاڵەکانیان بکەن لە پاڵ ئەوە شاتۆ هەموو کاڵاکان جۆرەکانی کاڵاکان بۆکەیتەوە پێشکەشی کڕیارەکە دێ لێرەوەکو سۆپەرمارکێتێکی گەورە و هایپەرمارکێتێک ئەگەر ڕێت بەناو بەرهەمەکانی ئەوەی بیاوێت ئەیکڕێت ئەوەی بیاوێ سەرنجی ڕابکێشە دەیکرێت و ئەیباتەوە تۆ لە رشتەکانی بۆ کۆکەیتەوە ئامادەیەکی پێشکەشیەکەی تر ڕەنگە حەزی لە شتێک بێ لە لای تۆ لە لای یەکی تر حەزی لە شتێکی تروێت ئەم شانەی تۆ گەهر بەکو ناو هەندێکمان پێ بڵێ چی بڵێ ئەمانە بەهاراتن طبعاً ئەوە یاپراخی سڵق و گەڵامیێومان هەیە دواتر بەڵێ بەهاراتی زۆر باشە ئەنجا تامەبووی فاسۆلیامان هەیە و گەسی گۆشت و گەسی مریشک و زەردەچۆ حەو دەرمانە و بریانی سەوز و زەرد و قاوەیی و هەروەها سەر و پێمان هەیە کفتەمان هەیە گۆشتمان هەیە کوبەمان هەیە تەپسیمان هەیە تشریبمان هەیە مەحشیمان هەیە کەبابمان هەیە ئەنواع بەهاراتمان هەیە زیاتر ئافرەتان شارەزان بەم بوارە طبعاًەوە هەر کامیان هات خۆی زانێ دیتر یەکسەر ئەی ناسێتەوە بە کورتی سەر خۆش دەستان خۆش بێ نازانم جەلا لەگەڵ کاتم مابێت یان شەیدا ئەمەوێ ئەم کەپرەتان پێنیشان بدەم کە کۆمەڵێک لە بەهارات وە لە
دەرمان وە لە هەمان کاتدا بەرهەمی خۆماڵی هەیە لەسەر هەردوو مێزەکەی کە وەکو دەبینن کاتژمێ سەعات دەیە و لەمە دووا بە شێوەیەکی فەرمی با بڵێن یاریگاکە یاخود پێشانگاکە بە ڕووی دانیشتوانی قەزاکەدا دەکرێنەوە. سپاس بۆ پەیامنێرمان هۆشیار محەممەد، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازیزان راپۆرتێکی وەرزشیمان هەیە کە ئەردەڵان محەممەد پامنێری وەرزشی ئامادەی کردووە لەسەر یاری کێک بۆکسینگ با پێکەوە بینەری و راپۆرتە بین. ڕاهێنەر و یاریزانان تەنانەت بەرپرسانی یاریەکەش خۆشحاڵن بەکردنەوەی پاڵەوانێتی کیک بۆکسینگ بۆ ئاستە تەمەنیە جیاوازەکان. داواش دەکەن کە ساڵانە تەنها یەک پاڵەوانێتی ئەنجام نەدرێت بەڵکو چەندین پاڵەوانێتی تر بەڕێوە بچێت. یەکێتی کیک بۆکسینگی سلەیمانی دوای 3 ساڵ چاوەڕوانی پاڵەوانێتیەکی بۆ ئاستەکانی بێچوەشێران و تازە پێگەیشتوان ئەنجامدا کە نزیکەی بزیان و زیاتر لە 100 یاریزانی سنووری پارێزگای سلەیمانی تێیدا بەشدار بوون. ئەمانەیە لە ئێستۆم یاریزانانە هەڵبژاردەیەکی باشیان لێ هەڵبژێرین بۆ هەر پاڵەوانێتێکی پێشوەختە هاتە بەردەمانێمە بتوانین ئامادەکاریی باشی بۆ بکەین و بە یاریزانی زۆر باشەوە بەشدار بین و احتیمامیان پێین ئەمانە بۆی بتوانن دوڕۆژ لە بتوڵاتی شەباب و سەرەتور بە باشی یاری بکەن و فێری هەموو قانونەکان ببن. یاریزانانیش نایشارنەوە کە هەست بە خۆشیەکی زۆر دەکەن بەکردنەوەی ئەم جۆرە پاڵەوانێتیانە بۆ ئاستی منداڵان. داواش دەکەن کە زوو لەم جۆرە پاڵەوانێتیان بۆ ئەنجام بدرێت بۆ ئەوەی هەر یاریزانێک بێبەش بێت لە ڕکابەریەکان بۆ پاڵەوانێتیەکانی داهاتووی قەرەبووی بکاتەوە. وەڵا هەست بە خۆشیەکی زۆرەکەم ئێمە وەکو نادیەکەی خۆمان وەکو هۆڵەکەی خۆمان دەی خوێنسکاری نادوین بۆ ئێرە هەمومان هیوای بردنەوە هیوای سەرکەوتن بۆ یاریزانانی تریشە خوازین هیوادارین زوو بکرێتەوە. وڵا داواکارێکم ئەوەیە کە لە ساڵێکا 1 جار نەکرێتەوە لە ساڵێکا 5-6 جار بکرێتەوە بۆ ئەو یاریزانانەی کە ئەو جارە ناتوانن بەشداری بکەن هەلێکیان هەوێت لە هەمان ساڵا بەشداری بکەنەوە. ڕاهێنەرێکی یاریەکەش باز لەوە دەکات کەکردنەوەی پاڵەوانێتی لەم جۆرە وا لە یاریزانان دەکات کە بە بەردەوامی پێش بکەون. داوایەکیشی لە ڕاهێنەرانی یاریەکە دەکات کە زیاتر گرنگی بەم ئاستە یاریزانان بدرێت چونکە داهاتوو یاریەکە بۆ ئەم یاریزانانەیە و زیاتر بە یاسای یاریەکەش ئاشنا دەبن. بەڵێ ئەوەی ڕاستی بێت ئەم بتوڵانە ئەگەر بکرێتەوە بۆ یاریزان بەردەوام پێشەکەوێت. یعنی تۆ لە بێت شێران و ئەگەر خەریک بی لەگەڵ یاریزانە ڕۆژ بە ڕۆژ پێشەکەوێت و ئەتوانێت ئەم یاریزانە داهاتوویی زۆر باشی هەبێت و ئێمە پشتی پێ ببەسین لە داهاتوە وەکو مدەڕیبیش یعنی داوا لە هەموو مدەڕیبەکانەکەم یاریزان لە بێت شێران و پێگەێنن هەتا تەمانەکانی تر یعنی خەریکی پەروەردەکردنی ئەم یاریزانانە بن لەبەر ئەوەی داهاتوویی باشیان هەبێ لەبەر ئەوەی هەر وڵاتەکەمان پێویستی بەم جۆرە بتوڵانە هەیە پێویستی بەم پاڵەوانەتیانە هەیە. شاری سلەیمانی یەکێکە لەو پارێزگا پێشکەوتوانەی عێراق کە گرنگێکی تایبەتی بەیاریەکە داوە و زۆرترین یانە و ڕاهێنەر و یاریزانانیشی تێدا دروست بووە کە لە ئێستادا لەسەر ئاستی وڵاتانی عەرەب بوو ئاسیا و جیهانیش چەندین مەدالیا و جۆراجۆریان بەدەست هێناوە و پێکاتەی هەڵبژاردەکانی عێراقیشیان بەهێزتر کردووە. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت. دیارە پرۆسەی پەروەردە یاخود بڵێم دەرگای قوتابخانەکان جارێکی تر داخران بەڵام لە سێر و سەمەرەکانی ئەم بڕیارە ئەوەیە کەم جارە سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان ئەم بڕیارەی دەرکردووە وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ نەبێت لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەمانە بڕیاریان دەرنەکرد بەڵام جارە لە زاری سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستانەوە بڕیاری داخستنی قوتابخانەکان دەرچوە جگە لە پۆلی 12 ئەمە لە کاتێکدا کە ئەتوانم بڵێم نزیک بە 20 ڕۆژ بە هەموو ڕۆژەکانەوە گە حساب بکەین ئەمساڵ خوێندن بەردەوام بۆ قوتابی چوەتەوە ناو هۆڵەکانی خوێندن بۆیە ئەم تەوەرەمان تەرخان کردووە لەسەر داخستنی دەرگای قوتابخانەکان و پەککەوتنی پرۆسەی خوێندن. ئایا ئەتوانین ئەم ساڵ ناوی بنین ساڵی خوێندن یاخۆت ئەو گرفتانە چین کە ڕوبەڕووی قوتابیان و پرۆسی خوێندن بەگشتی دەبنەوە و بەشێک لە مامۆستاکانیش بەم بڕیارە
ناڕازین کە سوکاری قوتابیان ناڕازین لەوەی کە هەمووی لە خەمی پرۆسەی خوێندن و پەروەردە و فێربوونی ڕۆڵەکانیانن. لێرە میوانێکی تایبەتمانێ وش بەڕێز مامۆستا جەزا محەممەد چالاکوانی پەروەردەیی میوانمانە قسە لەسەر ئەم بابەتە دەکەین مامۆستاگەن بەخێر بیت. ئەم بڕیارە تەواو مامۆستا چووەتە بواری جێبەجێکردنەوە دەرگای قوتابخانەکان داخراوە؟ بەتەکیید بەڵێ سپاس بۆ میوانداری و سپاس بۆ کەناڵی ئاسمانی پێیان. ئەم بڕیارە بەڵە جێبەجێ کراوە بەڵام کارەسات لەم بڕیارە ئەوەیە لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا یاخود بڵێ وەزارەت و وەزیر بێئاگایە و ئەم بڕیارەی دەرنەکردووە لە هەموو دنیا پەرلەمان یاسا دەرەکە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان پەرلەمان یعنی وەکو بڵێ دەسەڵاتی حکومەتیشی پێدراوە وەکو ئاگادارن ئەو کەسێک کە بەرپرسی لیژنەی پەروەردەیە دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بڕیاری داوتی دەرگای قوتابخانەکان ئەبێ داخرێ خودی خۆم پەیوەندیم بە وەزیریشەوە کرد و زۆریشم پێگوتی ئێمە وەکو بڵێ نەی و ئێمە بێ ئاگاین لەوە و بە جۆرێک لە جۆرەکانی تر گوتی من گوێ بۆ راپۆرتی لیژنەی تەندروستی دەگرم کەواتە ئەم بڕیارە کە دراوە هەر لە ئەساسەوە بڕیارێکی هەڵەیە چکە پەرلەمان مافی ئەوەی نییەکەوە دەرگای ناوەندی خوێندن داخات چکە دەسەڵاتی جێبەجێکردن ئەبێ ئەو کارە بکە کە بەداخەوە دەسەڵاتی جێبەجێکردن بێدەنگ بوو وەزیر و وەزارەت و لیژنەکە بێدەنگ بوو بە ئەندام پەرلەمانەیە یعنی کارەساتی خوڵقان بەڕاستی کەواتە مامۆستا تەنها ئەمە لەسەر قسەی پەرلەمانتاری خوێندنگاکان داخراوە بەدڵنیایی بەڵێ بەدڵنیایی پێتوانیە کە ئەمە دەستی لە پشتەوە بێت و لەسەرەوەش بڕیارەکە بن بەس چیە بوترێک ئەمە لەلایەن پەرلەمانە وتراوە بۆی زۆر لەسەر خۆی خات و شەیدانی شتەکان پێچەوانە بۆتەوە یعنی پەرلەمان ئەگەر ئەمەندە دڵسۆزی کەرتی پەروەردەیە بۆ ناچێ موچەی مامۆستایان چاکە بۆ ئەو بڕیارە شومەی ئەنجومەنی وەزیران هەڵناوەشێنێتەوە کە 4 ساڵ ئێمە ڕوبعەموچەمان وەردەکرد کە 4 ساڵ سەرجەم فەرمانبەران ڕوبعەموچەی وەرەگرت ئەمەندە کە لە خەمی پەروەردەدایە بۆچی ناچێ ئەو لە 121 لابا بۆچی نەهاتە دەنگ ئێمە 4 ساڵ لە شەقام بووین دەیان مامۆسا لە دەریای ئیجە خنکان دەیان مامۆسا تووشی گرفتی دەرونی بوو بۆ نەهات لە خەمەکانی مامۆسا بکۆڵێتەوە لە کاتێکە ئێمە لە خەمی خۆماندا بووین ئێمە تۆمەتبارەکراین بە گێرە شێوێن بە ئاژاوەچی چۆن هەڵەپەڕن و ئێوە چەقۆکێشن و ئێوە دەستان لە پشتە بۆ لەما پەرلەمان نەهاتە جواب کە مافی ئەوە بۆ لەمە پەرلەمان کە دێتە جواب کە مافی ئەوە نییە من بەڕاستی ئەوە بە شتێک ئەزانم یعنی وەک خۆیان ئەڵێن ئەوە بە جۆرێک لە سیاست ئەزانم ئەگیناتەوە گەر خەمخۆری مامۆستایی بۆ ناچی مامۆستا بزانێت داوای چیەکە مامۆستا ئێستا ئێمە ئەڵێن بۆ خاتری خوا یعنی بۆ خاتری خوا ناوەندی خوێندن بۆ داخرێ خوێندن بۆ داخرێ ئێمە بۆ زانیاری جەنابتان لە 7 کە دەرگای قوتابخانەکان کرایەوە لە دەی سێ ئەم بڕیارە شومە درا من پێڵم بڕیارێکی شوم کە دەرگای ناوەندەکان دووبارە داخرایەوە بە پێی داتا 15 ڕۆژ داوام کراوە کاک جەلالی بەڕێز 15 ڕۆژ داوام کراوە هەر ڕۆژەی 4 سەعات داوام کراوە واتە 15 فی 4 ئێمە 6 کاتژمێر داوامان کردووە یعنی ئەی نازانم یعنی ئێمە ئەوە تا کۆتایی وەرزە ئێمە 6 کاتژمێر داوامان کردووە لە کاتێک ئەمە 10 بابەتمان هەیە ئەگەر دابەشیکەی بۆ هەر بابەت ئێمە 6 کاتژمێرمان خوێندووە ئەم بڕیارە دراوە تاکەی خوێندنگاکان داخرێت تاکەی ئەم بڕیارە دراوە ئەوەیە تا کاتێکی ئەم بڕیارە بە مەزاجی دراوە خات و شێدا ینی ئەم بڕیارە وەکو دەنگۆیە تەبعاً خودی وەزیر و وەزارەت ئەم بڕیاریان نەداوە کە بۆیە من ئەڵێم بێ ئاگان لێی پێت وایە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەتەکی چوتە بواری جێبەجێکردن بەتەکی جێبەجێ کراوە وەکو دەنگۆیە تەبعاً ئەوان دیاریان نەکردووە تاکەی بەڵام بە پێی سوۆسیال میدیا و بە پێی قسەکان تا 4 من کاتی خۆشی کە لە دەی مانگ ئەو بڕیارە درا لەگەڵ وەزیر بە حکمەوەی کە گروپێکمان هەیە تەنسیقێکی باشم هەیە پێم گوت وەزیر بەڕاستی ئەم بڕیارە کە دراوە هیوادارم ئەم بڕیارە درێژ نەکرێتەوە ئەویش بەڵێنی داوتی بە هیچ شێوێ درێژ ناکرێتەوە مەگەر مەترسی بڵاوبوونەوەی کۆرۆنا زیاتر بێ کە بەڵام بەداخۆ بڕیارەکە درێژ کرایەوە وەک کە درێژیش کرایەوە لە سەرزاری وەزارەتی پەروەردە و وەزیری پەروەردە وەکو بڵێ بڕیاری داخستنی دەرگاکان نەدرا بەڵکو لە سەرزاری ئەندام پەرلەمانێکە ئەوە ئیشی ئەو نییە ئەم بڕیارە سەرجەم خوێندنگاکان نەگرێتەوە بەتەکیید سەرجەم خوێندنگاکان نەکرێتەوە بەڵام کارەسات لەوایە خات و شەیدا ئێستا خوێندنی باڵا دەرگاکانی واڵایە بە پێی زانیاریەکانی وەزارەتی تەندروستی کۆرۆنا کە وەکو بڵێم ڤایرۆسە شومەی کۆرۆنا بۆ سەر و 18 ساڵ مەترسی مردنی هەیە تەبەنەوە قسەی من نییە و قسەی ئەوانە لە کاتێکان ناوەندەکانی خوێندن ئەگەر قوتابی پۆلیەکی بنەڕەتی بێت تا 12 ئامادەی ئەو جاتە منێگاتە 18 واتە بە گوێرەی راپۆرتەکان و بە گوێرەی توێژینەوەکان ئەگەر قوتابی تووشی کۆرۆناش بێ مەترسی مردنی کەمە ئەوە ئێمە تووشی مردنە بین
ئێمە پێمان و تۆ جەنابی وەزیر ئێمە ئامادەین ینی وەکو بڵێ سنگی خۆمان بخێنە بەر ئەو گولەیە و ئامادەین ئەو هەموو مەترسین و ئامادەین بەو شێوە کە موچە ئەدرێ کەس نازانێت چەند ڕۆژارێک ئەدرێ و لە 121مان لێ بڕن و مامۆستا لە ژیان و گوزارانێکی زۆر خراپە ئێمە ئامادەیم بچینە هۆڵەکانی خوێندن بەست تکایە دەرگای هۆڵەکانی خوێندنمان لێ دامەخەن زۆرشکاتە دەبوو ئەگەر لەبەر گیانی قوتابی بووە بە پێی ڕاپۆرتە پزیشکەکان دەبوو زانکۆ پەیمانەکان داوە خراپانە نەک قۆناغەکانی پەروەردەی وانە بەتەکیید کاک جەلال ینی من لەوا سیر بلێ دێ یعنی مەترسی کۆرۆنا خۆیان ئەڵێن یعنی من لەگەڵ خودی وەزیر قسەم کردووە ئەڵێ ئێمە لەبەر گیانی مامۆستایە مامۆستاکان گیانیان نیە بەتەکیید ئەگەر لەبەر گیانی مامۆستا ئازانکۆ پەیمانگاکان کەسانێکی تر وانی پێڵێن بەتەکیید هەر مامۆستایە بەڵام ڕەنگە وەزارەتەکانیان جابێ ئێمە ئەوشمان قبوڵە یعنی ئێمە ئەوشمان قبوڵە با تووشی کۆرۆنابین با لەو پێناوەدا گیانمان بەختکەین بەس بۆ خاتری ئەوەی مناڵەکانمان وەکو بڵێ پەروەردان لە ناونەچێت ئاقارێکستان بۆچی لە خەمی مونچەکەی مامۆستاژنین کە خۆتان نەزان ئەو حاڵەتە گرفتانی کە بەهۆی قێرانی دارەیە و بەسەر مامۆستایان داهاتووە لە جیابوونەوەی خێزانی لە گرفتە دەرونیەکان لە سەر هەڵگرتن لە وڵاتەیە چوونەتە دەرەوە بۆچی لەمڕۆ لە خەمی مامۆستانین بەس لە کۆرۆنای خەمی مامۆستا نازانم کاک جەلال یعنی من خۆم یعنی لەواتێ ماوە ئەگەر وەزارەتی پەروەردە ئەگەر پەرلەمانی کوردستان لە خەمی مامۆستان بە حەقت لە خەمی مامۆستان کاکە وەرن داواڕەوەکانی مامۆستایان جێبەجێ بکەن کاکە ئێمە 4 ساڵ لەسەر شەقام بووین وەزیر نەهات گوێمان بۆ بگرێ بۆ معلومات من یەکێک لە وەزیرەکانی ئەم کابینە نابەست کابینەی پێش و کاتێک کە سەردانی قوتابخانەکانی کرد کە بڕیاروا بوو کاتژمێر 8 لە قوتابخانەکە بێ بەڵام کاتژمێر 4:30 هات دەوامی دومیش تەواو بوو نیو کاتژمێری تەواو بوو کە هات طبعا من لێ وەکو مامۆستایەک هەندێک پرسیارم لێ کرد یەکێک لە پرسیارەکانتم جەنابی وەزیر تۆ قەراروا بوو لە 8 لێرە بی ئەوە کاتژمێر 4:30 یعنی زەحمەت نەبێ وەکو پرسیارێک نەک وەکو ئیهانێک زەحمەت نەبێ 4:30 تایسە تۆ لەکوێ بووی یعنی بڕۆح بکە کاک جەلال وەڵامێکی دامەوە هەر زۆر سیر هەر زۆر سادە و ساویلکانە یعنی وتی من لە پیاسە بووم باشە کاکە یعنی معقولە ئێمە چوار لە هەشتی بەیانی ئێمە لە چاوەڕوانی وەزیرابین 4:30 هاتووە لە کاتێکا کە لێی ئەڵێم لێی ئەپرسم لەکوێ بووی ئەڵێ من لە پیاسە بووم طبعا کە هات وەکو کەسێکی سەربازی چۆن نەچێ بۆ بەرەکانی جەنگ بۆ معلوماتی 4 ئۆتۆمبیلی پێبوو 3 ئۆتۆمبیلیان پاسەوانی ئەو بوو 2 کەناڵی تەلەڤیزیۆنی پێبوو لەگەڵ من قسەم کرد کەناڵەکانیان داخست یعنی من بە ئاواتم ڕۆژێ لە ڕۆژان کە قسەی لەگەڵا بکەم لە سوۆسیال میدیاشان نەم ئەبینی بەڵام ئەم وەزیرە من ناڵم هیچی نەکردووە لانی کەم ئەم وەزیرە گوێ ئەگرێ لانی کەم ئەم وەزیرە حەزەکە بەڵام پێی ناکرێ چکە کێشەکانی پەروەردە ئەمەندە کەڵەکە بووە ئەمەندە کێشەکانی پەروەردە زۆرە یعنی بە وەزیر و دوان چارە نابن کەواتە تۆ پێدوانی ئەمە بە ئەرزشکردنی پەروەردە بێت لە کاتێکدا کە بە کۆمەڵێک پاسا و دەرگای خوێندنگەکانیان داخست و ئەمە بۆ پەخستنی پرۆسی پەروەردەنیە بۆ ئەوەی دوجار چینێکی نەخوێنەوار بەرهەم بێت بەتەکیید خات و شەیدا خۆ ئێستش نەخوێنەوارە خات و شەیدا من لە 2 بۆ 3 کە ناوەندەکانی خوێندن کرا وەکو وتم 6 کاتژمێرمان خوێندووە هەر بابەتێک کە ئێمە 10 بابەتمان هەیە دابەشیکەی بۆ هەر بابەتێ 6 کاتژمێرە بڕوات هەبێ ڕۆژانە مناڵ 6 کاتژمێر لەسەر پۆبژیە ئێمە یەکێ لە پۆلەکانی قوتابخانەکەمان ڕۆژێ پرسیارێکمان کرد 25 تەلەبەی تا بوو 8 تەلەبەی پۆبژیە کرد ئەخر ئەمە کارەساتە یعنی ڕۆژانە قوتابیەک کە تۆ نایەڵی بە بیانی ئەوەی کەوا ژیانی مامۆستا دەپارێزی قوتابی ڕۆژانە 6 کاتژمێر لەسەر یاری ئەلکترۆنەکانە بڕوات هەبێ بە درێژایی ئەو مانگە کە دابەشی کە چکە ئێمە ڕۆژنا ڕۆژێ داوامان کردووە 15 ڕۆژ داوام کراوە ئێمە ڕۆحمان هاتە کوونەلووتمان تا قوتابی مەخسە سەر سکەی خۆی بەڵام ئێستا لەسەر سکەکە لای داوە زۆر باشە ئەگەر 4 دەرگای خوێندنگەکان بکرێتەوە تاکەی ئەتوانرێت کار بەردەوام بێت یاخود پرۆسی ئەمساڵ تەواو بێت خات و شەیدا هیچ پێوەرێک نییە یعنی هیچی لە شوێنی خۆی نەماوە ئەگەر وەکو ساڵانی ڕابردوو بە ئێمە لە 95 تاقیکردنەوەکانمان دەست پێ کرد و هەندێک جاریش کۆتایی ئەهات بەڵام ئێستا هیچ شتێک لە ئارانی ینی بڕیارەکە ئەدرێ بەڵام دوای 2 ڕۆژ جێبەجێ ناکرێ خۆ ئەگەر بۆن منە لە 4 دەرگای ناوەندەکانی خوێندن بکرێ تۆ ئەتوانی تا سەرەتای مانگی 6 بەردەوام بێت چکە هیچ قوتابخانەیە هۆکاری فێنکەرەوەی تیانەیە قوتابی ناتوانێت کە قوتابی گەرمای بوو گوێ ناگرێ هەل لە ڕووی دەرونیشەوە لە 40 خولەکە قوتابی لە 30 خولەک زیاتر هۆشی لای تۆ نامێنێ ئەبێت چەند جوڵەیەکی پێ بکەی بۆی بهێنتەوە هۆش لە کاتێکا کە ئاساییە کە نۆرمەڵە دەتۆرە قوتابیە گەرگەرمای بێ قوتابی ئەگەر گرفتی تریشی هەبێ ئەسڵن هەر ئامادە نیە گوێت بۆ بگرێ
کەواتە ئەگەر قسە لەسەر پرۆسی خوێندنی ئەمساڵ بکەین ئەژمار دەکرێت ئەژمار ناکرێت بە 6 کاتژمێر خوێندن دیاریژ نیە ئایا و دوو مانگەش کە لە پێشتانە ما خوێندن بەردەوام دەبێ یاخودنا پرۆسی خوێندنی ئەمساڵ ئەژمار دەکرێت بەم شێوازە هیچ قسەیەک مەترسیەک هەیە لەسەرەوەی کە ئەژمار نەکرێت کاک جەلالی خۆشەویست طبعاً بەپێی ستانداردی عالەمی بەپێی ئەو سیستەمەی یونسکۆ دایناوە ئەبێ 180 ڕۆژ داوام بکرێ ئەمجا خوێندنێکی نۆرمەڵە وەرزیەکەمان تێپەڕانەوە ئەبێن 90 ڕۆژ داوام بکرێ بەپی ئەو ستانداردە من لێکم داوەتەوە ڕێژەی خوێندن تا ئێستا لە 108.3 لە 108 کە مەفروض بوو لە سەر و 50 دام کە ئێمە وەرزێکمان تێپەڕانەوە لە کۆتایی مانگیەک ئێمە لە کۆتایی مانگی یەک و ئێمە دێنە وەرزی دووهەم ئەوە تا ئێستا مانگی دووش و ئەوە ئەمڕۆ 25 سەیە یعنی ئەبوو لە 150مان تێپەڕانە بەڵام ێستا لە 108.3 داوامان کردووە ئەبوو 90 ڕۆژمان تێپەڕانە ئێستا 15 ڕۆژ داوامان کردووە ئەگەر ئەم دوو مانگەشی کەماوە کاک جەلالی خۆشەویست لە 25 سەیە تا 25 دەوامیش بکرێ ئەم 6 ڕۆژە بە فولیش دەوام بکرێ ڕێژەی خوێندن بە پێی ستاندارد لە 140ەکە یعنی هێشتا لە 150 نییە یعنی من ئێمە کە ئەو گریانەمان دێ ئێمە ئەزانین بۆچی ئەگرین ئێمە کادری مەیدانین کاکی ئەندام پەرلەمان تۆ کادری مەیدانی نیت کاکە تۆ بە حساب نوێنەری منی بەڵام نوێنەراتی وا ناکرێ وەرە گوێم بۆ بگرا بڵێ مامۆستا تۆ لە ناوەندەکانی خوێندنی من چی بکەم ئەم دوو مانگەش دەوام بکرێ هێشتا هەر نیوەی خوێندنمان نەکردو من زۆر ڕەش بێنم بەڕاستی هیوادارم کە ئەم قسەی منوانە بێ ئەگەر وابێ پێچێت داوامی ئەم ساڵی خوێندن هەر بە فەوتا حساب بکرێت کەواتە ئەگەر دەوامیش بکرێتەوە تەنها ئەوەیە کە ئەم خوێندکارە ئەم ساڵی تێپەڕ کردووە هیچ فێر نەبوو هیچیشی نەخوێندووە بە تەکید خات و شەیدا من پێ دەڵێم 6 کاتژمێر داوامان کردو بۆ دە بابەت هەر بابەتی 6 کاتژمێر ڕۆژانە قوتابی هەیە 6 کاتژمێر لەسەر یاری ئەلکترۆنەکان دوجارە چ کاریگەریی خراپ لەسەر خوێندن کاریگەری زۆر خراپەکە طبعا ئێستا وەکو بڵێ مامۆستا ئومێدی بە حکومت نەماوە ئومێدی بە پەروەردە نەماوە و قوتابی ئومێدیشی بە مامۆستان نەماوە ئومێدی بە پرۆسی پەروەردەکەش نەماوە تااقەتی خوێندنیشی هەر تااقەتی نەماوە ئەم 6 ڕۆژە ئەم بڵم 6 کاتژمێرە کە سەرەتا هاتنەوە مامۆستا دەمێ بزانم دۆخی قوتابیەکان چۆن بوو لە ناوپۆلەکەیە کاک جەلال دۆخیان زۆر خراپ بوو من خۆم ئاوانەی پەروەردەی وەرزشەڵێمەوە یعنی قوتابی شەو ڕۆژ تێر نابێت لە وەرزش بڕات هەبێت لە 40 خولەکە قوتابی لە دوای 20 خولەکمانوە بوو لێم ئەپرسی بۆچی وای قوربانە دوم کێشە تێ مشکلەتە ئین مامۆستا هیلاکم بۆچی هیلاکی مامۆستا هەڵساوم لەخۆ مامۆستا درەنگ خەوتووم یعنی یا ئەلکترۆنەکان وای لێ کردووە من پێتەڵێم بە درێژایی 15 ڕۆژ ئێمە قوتابیمان هێناوە چەندە زانیاریمان پێوتووە دوو ئەمەندە پەروەردەمان کردووە بەڵام فریان ناکەوی کاک جەلالی خۆشەویست کە لە 24 کاتژمێرەکە 4 کاتژمێری لای تۆیە ئێمە لە 8 زەنگی چوونە ژوورۆ لێ درێ ئەگەر 6 وانشمان خوێندووە لە 12 و 20 خولەک زەنگی چوونە دەرەوە 4 سعات و 20 خولەک 20 خولەکەکەی بۆ ڕێستی بینەکان 4 سعات من لەکوێ ئەتوانم 4 سعات ئەم قوتابێ بێنمە سەرسکە بە درێژایی 1 ساڵ و چەند مانگێک کە ناوەندەکانی خوێندن داخراوە بەڕاستی بە تەنها بە من ناکرێت کە بەداخەوە یعنی ئێستا سنتەرە پەروەردەیەکان و ڕۆشنبیرەکان نەماون یعنی ئاسایی قوتابێ بەیانی تا ئێوارە لە دەرەوە بێ نۆرمەڵە ئەم قوتابێ مەشغوڵ بێ بە یاری ئەلکترۆنەکانەوە کە بەداخەوە ئەوە دژمنێکی زۆر سەرشەقی قوتابیە بەڵام قوتابی ئازاد نییە لە ناوەندێکی ڕۆشنبیری یا پەروەردەی فێری پەروەردە و ڕەوشت بێ فێری ئاکاری جوان بێ خۆزگە ئەو ناوەندە نەیکە هەن بۆ پەروەردەکردنی قوتابیان زۆر گرنگی پێ بدرێ بەڵام بەداخەوە زۆر جار حکومت خۆی دژیشی ئەوەسێتەوە بە بیانی جۆرا جۆر باشەوەسا بۆچی ئەهلیەکان بەردەوامن ئەهلەکان بە بڕیاری حکومت طبعا ئەم شەو زۆر قسەمان لەگەڵ جەنابی وەزیر کەوتی بە هیچ شێوە ئەهلەکان بەردەوام نابن بەڵام کارەسات لەوایە کاک جەلالی خۆشەویست ئەهلەکان بە ئۆنلاین بەردەوامە بن ساڵی پار کە دەوام نەکراوە ئەهلەکان دەوامی خۆیان کراوە بۆ زانیاریت لەیەکینەوە من ڕەفیق و برادرم زۆرە مناڵەکانی لە ئەهلین بە ئۆنلاین دەوامیان کردووە ئەوانە وەکو بڵێ بابێ و بۆران بێ گرفتیان نییە ئەوانە دەوامی خۆیانەکەن بەڵام ئەوەی کە زەرەرمەندە مناڵی فەرمانبەرانە مناڵی خەڵک و فەقیر و هەژارە ئەگینە ئەهلەکان هیچ باکیان نییە و داوامەکەن کەواتە حکوومەت بۆچی بڕیارێکی یەکلایەنە نایەت یان ئەوەیە بە تەواوی ئەمساڵ هەژمار نەکرێت و دەرگای قوتابخانەکاندا بخات یانەوێ پێی نادرێت خات و شەیدا ناتوانێت پێی نادرێت بۆ هۆکارەکەی نازانم ئایا هۆکارەکەی بێ لە خۆیان بپرسی یعنی جاری وایە لەسەر ئەوەی کە موچەی فەرمانبەران دوا ئەکەوێ چەندەها جار پەیوەندی لایانی بەرپرسۆکتێک کە وەزیرە وەزیریش ئەڵێ من
دەسەڵات منێک کاکە سەرۆک یەکێک لە فراکسیۆنەکان کە لە ناو پەرلەمانە ئێستا ئەڵێ ڕۆژەکانی دیاریکردنی موچەش لە سەلاحێتی وەزیری دارایی نییە خۆ بە عالمی ئاشکراوتی خاتونێکی بەڕێزێکێک لە سەرۆکی فراکسیۆنەکان کە لە ناو پەرلەمان و لە حکوومەت بەشدارە ئەڵێ دیاریکردنی ئەو ڕۆژەی بۆن منە کە ئەمڕۆ موچەی وەزارەتی پەروەردەیە ئەوەش لە سەلاحەتی وەزیر نییە کەواتە هیچ شتێک لە سەلاحەتی ئەو کەسانە نین ئەوانە تەنها بە ڕۆتینی دانراون شتەکە زۆر لەوە گەورەترەکەەوە ئێمە بیری لێ ئەم زۆر لەوە گەورەتر ئایا تەنها ئەمە هەرێمی کوردستان ئەگرێتەوە یاخود با بڵێ مەمە ڕەنگە پیلانێکی جیهانی بێ یاخود وڵاتانی دراوسێ باسیێکی دەرەوەی هەرێمی کوردستان بکەین ڕاستی عراقش بەشێکی پرۆسی خوێندنی نزیک بووە لە ئێمە لە پەکخستنەوە بەڵام ئایا ئەمە شتەکە گەورەترە لە هەرێمی کوردستان مەترسیەکە گەورەترە لە هەرێمی کوردستان لە کاتێکە لە هەرێمی کوردستان دەبینین ئێستا کۆڕۆنا بۆ شێوازە مەترسی نییە کە هەندێک هەواڵ و سەرچاوە خۆی کاک جەلال یعنی ئەوەی کە ئێمە تووشی نیگەران کردو ئەوەیە لە عێراق ڕۆژانە دەیان کەس بە کۆرۆنا ئەمرێ دەرگای ناوەندەکانی خوێندن بەم شێوە نییە داناخرێ کاکە سەرەتای دروستبوونی کۆرۆنا لە سینەوە بۆ ئێستا سین زۆر ئاسایی بۆتەوە لە بریتانیا ساڵن کۆرۆنای دووەم و کە پێ دەوترێت کۆڤید 20 کە پێ دەوترێت کۆڤید 20 هاتووە کاکە لە بریتانیا ناوەندەکانی خوێندن ئەکرێتەوە ناوەندەکانی خوێندن کراوەتەوە لە کاتێکا بە پێی قسەی خۆیان بە پێی وتەی وەزارەتی تەندروستی کۆڤید 20 مەترسی گیان لە دەستدانی نییە و پێشووتریش کۆڤید 19 بە پێی قسەی خۆیان تەبعاً من نایڵێم کۆڤید 19 مەترسی گیان لە دەستدانی نییە بۆ تاتەمەنی 18 ساڵ و خوار 18 ساڵ کاکە پەروەردە ئەگەر لە یەکی بنەڕەتی لەو ڕۆژەی لە دایک دەبێ هەتا و ڕۆژەی شەشی ئامادەیی تەواوکە و جاتەمەنیێگاتە 18 کەواتە بە هیچ پێوەرێک مەترسی نییە بۆ دەرگای خوێندن داخی کاکە من ئامادەم باج بدەم تووشی کۆرۆنا بم ئەو هەموو مەترسیە خەمە سەر خۆم باشە بە دوو مانگجاری موچەمەیەتی لە 121 ئەبڕی باشە گەڵا بەم شێوەیە بەرز بۆتەوە کە هەمووی فشارە کە هەمووی جۆرێکە لە زوڵم لە مامۆستا کرێ هەموو ئەوانەمان قبوڵە بەس دەرگای ناوەندەکانی خوێندنمان لێدامەخ لە ئێستا مامۆستا هەموو مامۆستایان ئامادەن کە دەوامی خۆیان بکەن بەدڵنیایی بڵێ هۆکارەکەی بەدڵنیایی بڵێ بڕۆ ڕاپرسیەک بکە هەتا لە ناو مامۆسایانی ناڕازیش باشە کەسی ڕازی نییە بەم بڕیارە چکە بۆ خات و شەیدا بۆی بزانی مامۆستای ناڕازی کە دروسە بێ بۆ ئەوە نییە بۆ گیرفانی خۆیەتی کاکە خۆ ئێمە ئەیسەلمێنی نێسە بۆ گیرفانمان نییە ئێمە قوبوڵمانە بەم شێوەیە موچە بەم شێوە خراپە ناڵێن قوبوڵمانە بەڵام لە ئێستاە ئەوەش قوبوڵەکەین لەبەر خاتری دۆخی پەروەردە و لەبەر خاتری چاوی گەشی مناڵەکان قوبوڵمانە بەم شێوەیە موچەمان بنێ بەس دەرگای ناوەندەکانی خوێندنمان لێدامەخەن بۆ ئەوەی ئاقاری پەروەردە بەلاڕیان نەبرێ بەڕاستی پەروەردە لە سکەی خۆی دەرچۆ کاک جەلال بە ئاسانی نایەتەوە بە درێژایی ئەم کابینەیەک لە دوایەکانە نەتوانراوە پەروەردە بخرێتە سەر سکەی خۆی یعنی خەریکە وای لێ دێ بڵێن ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار ئێستا بڕۆ ڕاپرسی لە کەرتی پەروەردا بکە ئەو پرۆگرامەی کە هەبوو لە کاتی ڕژێمی بەعس بە تایبەتی وانەی کوردی ئەلڤێ یعنی ئێستا خەریکن بیر لەوە ئەکەن و جارێکی تر بشنەوە سەر و پرۆگرام کاتی خۆی مامۆستا قەدری هەبوو بەڵام ئێستا قەدری نەماوە کاک جەلال یعنی مامۆستایە کە بەم هەموو نەبوونیە کە بەم هەموو ناڕەحەتیە بەم هەموو مەترسیات چێتە ناوەندەکانی خوێندن ئیهانەی پێکرێ کاک جەلال لێ ئەدرێتە بەرچەقۆ سەرۆکەکانت پێ دەڵێت چەقۆکێشی تۆ هەڵپەڕە تۆ چی ئەەکەی تۆ خائینی ماوەسا ئێستا بۆ نمونە گیراوانی بادینان هەڵمەتێکی ناڕزایی هەبوو لە شوێن و شار و شارۆچکە جیاوازەکان ئاگادارکردنەوەی قونسوڵخانەکان ناوەندەکانی بەرگری لە مافەکانی مرۆڤ لە نێودەوڵەتیەکان ئەمانە بوون بە فشارێک کە ئەتوانن بڵێن دۆسیەی گیراوانی بادینان بە جۆر لە جۆرەکان تەداخلی نێودەوڵەتی تێدا کراوە ئەگەر ئەمە گرفتەکە تەنها هەرێمی کوردستانە بۆچی ئێوە فشاری گەورەتر ناکەن بۆچی مەبەستن تەنها لە خۆپشاندانیە چکە دەزان بەیک و باوکی منداڵیش دووەنێ حکوومەت هەرێمی کوردستان کەم تەرخەمەوە پێی خۆشە مناڵەکەی تایوارە بخەوێت چکە بە خەمی پرۆسی پەروەردەیانە ڕاستە حەزەکە مناڵەکەی لە کۆڵ بێتەوە بچێتە خوێندن بەڵام بۆچی فشاری گەورەتر بۆچی کەمپین و هەڵمەتی گەورەتر دروست ناکەن بۆی کە ئەو تۆزەش کە لە بەردەما ماوە با لە دەست دەرنەچێت کاک جەلال کاڵم گەورەتر مەبەستمەوە نێودەوڵەتی بڕوانەکەم نێودەوڵەتی حەسکە ئێمە نەخوێنەوار بین من ئەڵێم سەرکردەکانمان حەزەکەن خوێنەوار نەبین چکە گەر خوێنەوار بین ئەوان قبوڵ ناکەین چکە ئەوان نەخوێندەوارن ئێمە خوێنەوارین یعنی کارەساتە سەرۆکێ بە تۆ بڵێ چەقۆکێش لە کاتێکا بە درێژایی 4 ساڵ ئێمە لەسەر شەقامەکانین یعنی بڕۆ لە خۆیان بپرسە بزانە گوڵێک شماشکانوە زۆر جار کە ئەڕۆشتین ئەوها دەستمانەگر بۆ خاتریەوەی کەسێک کە دێتە ناومان بە عەمدی پێ بە گوڵەکانە نێت چکە مامۆستا بە ئیترافی خۆشیان ئێمە لەگەڵ دەستگا عەسکەریەکانە و دەستگا سەربازەکانە قسەمانە کرد ئەیان و ئەمە ئەزانین ئێوە هیچ زەرێک نادەن باش ئەمان و کاکە ئێمە کە زەرەر نادەین کە بەر ناوەشێنین کە ئیهانەتان ناکەین وەرن گوێمان لێ بگرن
یعنی خۆشیان لەوە ئەزان بەڵام گوێ ناگرن کاک جەلالی خۆشەویست ئەمانە نانەوێت میلەت ڕۆشنبیر بێ فەرمو میلەت ڕۆشنبیر بێ لێ قبوڵ ناکە بەڵام ئەگەر میلەت نەخوێنەوار بێ گرفتی نییە خۆی سەرقاڵەکە بە شتێکی ترەوە ڕۆژانە و ساڵانە سەدەها خوێنکاری زانکۆ تەواوەکەن یعنی بچی ئەکەن فەقیرانە یعنی نازان چی ئەو بۆ فشار دروست ناکەن بۆ کەمپینی فشار دروست تەنها لەوەیە بێنە دەرەوە لە گروپێک لەگە وەزیرا قسە بکەن و دەردڵی خۆتان بۆ وەزیر بکەن وەزیر بە ئاو بەنایەک بار جۆرەکە بێ هاوخەمیشتان بێتەنانەت ئایا دوجار خۆ دەبێت خەمێکی گەورەتر لەم پرۆسی خوێندن بخورێت جیاواز لەو گروپە تایبەتانی کە خۆتان لە تۆڕە کۆمەڵایەتەکان هێتانە کاک جەلالی خۆشە گوێت بۆ ناگرن حتا من بیرم لەوە کردوتەوە یعنی بچین سەرۆکی حکوومەتیش ببینین کە یەکەم جار بەداخۆ ینی وەزیرە و پەڵێنەشی پێداین کەوا ئێمە ئامادەین یان ئێمە ئامادەین بچینە بەردەم دەرگاکانیان بدەین لە دەرگا بڵین تخوا دەرگامان لێ بکەنەوە حتا من دوێنێ شەو تەکلیفی ئەوەم لە جەنابی وەزیر کرد کە کار ئاسانیمان بۆ بکەن با ئەو لیژنە ببینین کاکە ئەو لیژنە سەلاحێتی هەیە جەنابی وەزیر ئەبێت تۆ بڵی دەرگای خوێندن داخلێت لیژنەی ڕوبەڕۆبوونەوەی کۆرۆنا یعنی ئێمە ئامادەین بەڵام کەس هاوکارمان نابێ فەرموو بەیانی ئەگەر جەنابی وەزیر بڵێ کاکە فەرموو دەرگا واڵایە ئێمە ئامادەین بچین قسەی لەگەڵا بکەین قەناعەتیشی پێ بکەین بڵین کاکە ئەم بڕیاری کە تۆ دەیدەی هەڵەیە ئێمە کادری مەدانین ئەزانین چەندێ زەرەرە بۆ قوتابیان لیژنەی کۆرۆناژم بڕیاری نییە بەتەکید نەخێر کەسێکە حەز ناکەم ناوی بەرم بەرپرسی لیژنەی پەروەردەیە ئەخر ئەوە ئیشی ئەو نییە خات و شەیدا لەم دۆخەیە خوێندکار و خێزان چ ڕۆڵێکیانەکەوێتە سەرشان ئەمە وەزیری پەروەردە هیچ بڕیارێکی نیاوە تەنها لەلایەن کەسێکە و درا و گوێ بۆ کەسیش ناگیرێت ئەرکی پەروەردە زۆر قورس بووە چکە جاران کە قوتابخانە کە قوتابی لە ناوەندەکانی خوێندن بوو دایک و باوک فشارێکی کەمتری لەسەر بوو لەبەرەوەی ڕۆژانە تۆ پێڵێن وەزارەتی پەروەردە و فێرکردن لەگەڵ فێرکردنەکە ئەمە پەروەردەشمانەدا ئێستا قوتابخانە نەماوە کە ماڵی دووەمە تەنها ماڵی یەکەمە بەداخەوە دایک و باوکە بەڕێزەکانیش ئەو ئاستە ڕۆشنبیرە بەرزیان نییە کە بتوانن بە پێی پەروەردە و بە پێی مەنهەج و بە پێی پلانێک یاری ئەلکترۆنەکان بەکاربێنن یعنی باکی نییە بەیانی تا ئێوارە بەکاری بێنە بەس بۆ خااتری ئەوەی کێشەی بۆ دروست نەکرێت زۆر دایک و باوک هەیە ئەڵێ خۆزگە دەرگای مەکتەب زوو بکرێتەوە بۆ ئەوە ناکە فێر بێ بۆ ئەوە کە لی دوورکەوێتەوە کەواتە ئێمە چی وەکو پەروەردە ماڵی دۆم لێما قۆماوە وەکو دایک و باوکیش لێما قەوما بڕواتان هەبێ من تەلەبەم هەبووە ینی حتا نیوەی ساڵ فێرم کردووە کە بڵێ مامۆستا ینی هەر پێوتم خاڵۆ کە ئەمە کارەساتە بەڕاستی کە ئەمە کارەساتە لەم هەرێما ئێمە لە سەدەی بستوەکین ئێمە لە سەدەی بستوەکین بەحساب منهەجمان سویتیە بەڵام ژیانمان ئەفریقیە کاک جەلال ینی منهەجی بریتیش کانسڵ و منهەجی چی و منهەجی چی تا ئێستش هەندێک لە قوتابخانەکان سێدەوام من کاک جەلال تا ئێستش هەندێک لە قوتابخانە دوورە دەرسەکان کارەبایان نییە ئەخر ئەمە کارەساتە بەبێ کارە باشێستا ڕازیم چینەوە هۆڵەکان بەبێ کارە با ڕازین کەواتە فشارتان مامۆستا ئێوە فشارێک دەبێت دروست بکەن دەبێت دایک و باوک خەناعەت پێ بکەن بێتە سەر شەقامەکان لەگەڵ چانە دەبێت ئەوانەی کە لە دەرەوەی ئەو باوەڕن کە دەبێت دەرگای قوتابخانەکان داخرێ دەبێ ئەمانە بێنە سەرخەت دەبێت ئەگەر خۆپشاندان بێ لەسەر شەقام بیکەن لە بەردەم نەتەوەی گرتوەکان بیکەن دەبێت راپۆرتی نێودوڵەتی و زمان بێ بۆ کۆنسۆل و بۆ شوێنەکانی دەرەوە دەبێت هەمومان ئاگادار بکەنەوە لە پرۆسەی خوێندن لێرە چۆن پەکێکەوە چووکە هەمومان نەزانین لە هەموو کارەساتە ئەو کارەساتانەی کە دێنە پێشەوە لە کۆڕەوەکە لە ئاوارەی لە دەربەدەری یەکەم شت کە بناغی دەنرێتەوە پرۆسی خوێندنە ینی لە سەردەمی ئاوارەیشدا وڵاتە بێگانەکەش کەتی دابوون ئەوە بوو کە دەهات چۆن مناڵەکان لە ناو خێمەیەکە قوتابخانەیەکیان بۆ دروستکە چۆن دایک و باوکان فێری خوێندن بکە کە مەحلومی پێدەوە دەوکاتە هەبوو ینی پرۆسی خوێندن بەم شێوازە دەبێت خەمی لێ بخۆری ئێوە فشار تانوێت چی بکەن لەم ڕۆ کاک جەلال مەرحەلەیەکەم ئێمە لەگەڵ خودی وەزیر و وەزارەت لەسەر خەتە بین گویان بۆ گرتین باشە کە چەند قەنەعەتم نییە گوێمان بۆ بگرن چکە گەر گویان بۆ بگرتین نایەت پێشووتر گویان بۆ گرتین وەکو بڵێیت چەند ڕێگە چارێکی کەمان هەیە بچینە سەر شەقام جارێ وەکو مامۆستا پاشان بیر لەوە بکەینەوە قوتابیش بێنینە سەر شەقام پاشان بیر لەوە بکەینەوە دایک و باوکیش بێنین بەڵام ئەو کاتەش بیانومان پێگرن وڵی کاکە ئێمە بۆیە دەرگامان داخستۆ بۆی قەرەباڵخی دروست نەبێت بەڵام بەداخەوە یعنی نازانم بۆ کۆرۆنا دازار خەڵکەکەی مەلعبەکەی هەولێر پێمانەڵێ کۆرۆنا بوونی بۆ کۆرۆنا لە هاتنی پاپان نییە بۆ کۆرۆنا لە نەورۆز نییە بۆ کۆرۆنا لە بۆنەکان و لە ئاهەنگەکان و لە هۆڵەکان نییە بۆ لە ناوەندەکەی من هەیە کە قوتابخانەیە کە پۆلێک 20 قوتابیتیایە کە دووری نێوان قوتابی بۆ قوتابیەک مەترێ بۆ مەترونیوێکە ڕۆژانە خۆمان لیژنین بە درێژایی ئەم 15 ڕۆژە کە دەوام کراوە کە لە حوتی دوو بۆ دەی سێ باشە ڕۆژانە ئێمە لیژنەمان هەبوو بۆ یەک قوتابیش گومانی توشببوونی نەبووە
یعنی نازانم ئەم بڕیارە بۆ ئەدرێ بۆ گوێمان لێ ناگیرێ کەواتە گەر دەرگای خوێندنگاکان نەکرێتەوە ئێوە خۆ پیشاندان ئەنجام بە تاکید بەڵێ ئامادەین ڕۆحی خۆمان بخینە بەخت بەس بۆ خااتری ئەوەی نەوەیەکی نەخوێندەوار بەرهەمێت چەند جار مامۆستا ناتونەتە سەر شقام و خات و شێدا خۆی مشکلە لەوایە ینی خەڵی هاوکارمان نابێ ئێمە بەپێی وەزارەت سەزابوو وردەبێ و پرسیارە بکەین ئەمجار بڵن ئایا دایک و باوکەن دێن لەگەڵتانە خۆپشاندان بکەن ئەمجار بۆ مناڵەکانی ئەوانە بێ بەتاکی دەمجارە خۆ جارانی کەس بۆ مناڵەکانی ئەوان بۆ کاکە ئێمە تاجارە چوین بۆ موچەت دەجار چوین بڵێن ئەم سیستەمە سەقەتە ئەم سیستەمە سویدی نییە کاکە ژیان ئێمە ئەفریقیە ینی دایک و باوک یعنی گرفت لەوایە کاک جەلالی خۆشەویست ئەگەر پەروەردە پێشکە و ئاستی ڕۆژنبیری خێزانیش پێشەکەوێت بەڵام ئێستا پەروەردە نەک پێش نەکەوتەوە وەستاوە بەرەو دواواچێ کەواتە ئەمەش ئاستی خێزانەکان بەرەو دواوە ئەبا یعنی ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە قەناعەت بەم دایک و باوکە بکەین بڵین کاکە ئێمە بۆ ئێوە لەسەر شقامین تکاتان یەکەم وەرنە سەر شقام تکاتان لێکم ئێمە ئەمانەیە ڕۆڵەکانتان نەخوێندەوار نەبێ هەموو باجێکمان قبوڵە هەموو مەترسێکمان قبوڵە باشە بەم موچە جوانەوە بەس بۆ خاتری ئەوەی مناڵەکان نەخوێنەوار نەبێ من لێرەوە لەم مینبەرەی جەنابتەوە داوا لە دایک و باوکانەکەم داوا لە قوتابی خۆشەویستەکانەکەم لێک هەتا 11 تکاتان لێ ئەەکەم وەرنە سەر شقام تکاتان لێ یەکەم باڕەنجی ساڵێکمان بە فێڕۆ نەچێت ئەگەر دایک و باوکەکەشیانێن هەر خوێندکارەکانیش بێن ئامادەیان هەر شتێکی باشە بێت بە تاکید خات و شەیدا ئەگە بەپێی داتاکان بێ لە سەر و ملیۆنیەکەوە قوتابیمان هەیە یکاکە ئێمە ناڵێن ملیۆنە ئێمە ئاڵێن 100,000 لە هەر شارێ 100,000 بێتە سەر شقام داوای مافی خۆی بکە قوتابی خۆشەویست من بۆ تۆ دێمە سەر شقام دە تۆش وەرە خەمێکی پەروەردەکەت بخۆ بۆ ئەوەی ئەم ساڵی خوێندنت بەزایە نەچێ هەر وەک چۆن ساڵی پار بە هەر پینەوە پەڕۆیەک هەبوو جێبەجێ کرا بەڵام ئەم ساڵ چۆن جێبەجێ بەڵام مامۆستام جۆرە پرۆسەیە وای لە خوێندکار کردووە کە تەواو بێئەمەل بووە لە خوێندن خوێندکار خۆشی هەندێک لە خوێندکار خۆی خواخوایەتی کە خوێندن هەر نەکرێتەوە چ جای بێتە سەر شقام و داوای ئەوە بکات بڵێ با خوێندنگاکان بکرێتەوە خۆی بە تاکید خات و شێدانی پێتەڵێم نیزام و سیستەم زۆر دەوری هەیە سیستەم لە خەمی توان نییە نیزام لە خەمی توان نییە ینی قوتابی من زۆر جالیانە پرسم بەڵێ مامۆستاگەر شەشیش تاوکەین هەروازێنین خۆ تاعینات نییە ینی قوتابی کە مەفروزە ئینتیمای بۆ دایک و باوکە بێ ئینتیمای بۆ نیشتیمان هەبێ ئینتیمای بۆ خوێندن و پرۆسەکەی هەبێ قوتابی ئێستا ئینتیمای بۆ خۆشی نەماوە بەڵام ئەبێ ئێمە هەر هەوڵ بدەین نابێ ئێمە دانیشین ئێمە بەردەوام بین بۆ ئەوەی ئەم ئینتیما ئەم ڕۆحی دڵسۆزی و خەمخۆرێ بۆ قوتابی دروستکەینەوە سپاس مامۆستازە سپاس هیوایی کە هەرچی زۆر دەریای قوتابخانەکان بکرێنەوە سیستەمی پەروەردە یا پرۆسی خوێندن بەگشتی بچێتەوە سەر سکەی جاران چۆ بەڕاستی کارەسات بە تاکید کارەسات زۆر سپاس بەڵازیزان دەچینە لای ڤیتیەک ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی دادگەری خەڵاتی ڕێزلێنان یا پێزانینی چالاکی و چاکی هەندێک کەسایەتی تایبەتی کردووەتە ئەستۆی خۆی و خەڵاتی پێبەخشیم کە جەلال جەباری پەیامنێرمان ڤیتێکی بۆ ئامادەکردین بە پێکەوە بینەری بین. وإنك لعلى خلق عظيم فستبصر ويبصرون بأيكم المفتون ئەمڕۆ دیارە لەلایەن ئەنجومەنی شۆڕشەوە لە چەمچەماڵ خەڵاتی ڕێزلێنان درا بە کۆمەڵێک کەسایەتی لەم سنوورە ئەوانی کە لە بواری کۆمەڵایەتیان ڕۆڵیان هەیە کۆمەڵێک کەسایەتیان بەسەر کردەوە سوپاس و بێزانیمان هەیە بۆ برایانی ئەنجومەنی شۆڕش کە ئەو ڕێزلێنانیاندا ئەمە وا لە ئێمە کە ئێمەهاندا لەم بوارەیە زیاتر لە بواری کۆمەڵایەتیە خزمەتی زیاترکەین لەم سنوورە سوپاسی برایانی ئەنجومەنی شۆڕشەکەین کە لە هەموو بوارەکانە لە بواری وەرزشە لە بواری بانخوازیە لە کۆمەڵی بوارە خەڵاتی ڕێزلێنان داوەتە کۆمەڵێک کەس لە بوارەکانی خۆیانە بۆ ئەوەی ئەو کەسانە زیاتر هان بدەن لە بواری خۆیان پەر بە بوارەکەی خۆی بدا و بەرەو پێشی وەرێ.
ئێمە ماوە بۆ پشتیوانی و تەشریعی ئەو برایەنەمان ئەو خوشکانەمان کە لەنێو کایی گشتیان خزمەتەکان مەراسیمی ڕێزێنان و خەڵات دروست دەکەین. ئەمڕۆکە ئێمە لە خزمەت کۆمەڵە لە برا گەورەکانمان بوون کە لە بواری کۆمەڵایەتیە دەوری ئیجابیە بینین لە ناوچەکەمان، دەوری خێرە بینن لە پێکەوەنانی خێزانەکان لە دووریانە خەون لە مەترسیەکانی هەڵۆشاردنەوە و دەوری ئیجابیە بینن لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتەکان. بۆیە بۆ پشتیوانی ئەو مەشروعی ئەوان خزمەتی تیا ئەکەن لە ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵ خەڵات و ڕێزینانمان پێشەشکردن مەراسمێکی لەو شێوەمان بۆ ڕێخستن. بەڵەبەرزان لە بەردەم کتێبخانەی گشتی سلێمانیدا پێشانگای کراوەوە بۆرکردنی زانیاری زیاتر ڕاستەخۆ دەچینە لای پەیامنێرمان ڕامیار سڵاوی خۆی گەورەت لێ بێم کاتت باش گرنگترین زانیاریمان بۆ بگوازیتەوە فەرموو. بەڵە سڵاوی خواتان لەبێت شەیدا دیارە لە پەراوێزی هەفتەی ڕۆشنبیری شاری سلێمانی لە شاری سلێمانی ینی ئەم هەفتەیە تایبەت کراوە بە هەفتەی هونەری ڕۆشنبیری لە سلێمانی. لێرە پێشنگایە کراوەتەوە پێشنگاکە تایبەتە بەو کەسانی کە خۆیان خاوەنی براندێکن ینی براندێکیان هەیە گەشەیان پێداوە لە سەرەتاوە ئێستا ناوبانکیان دەرکردووە. زیاتر ئەو کەسانی کە لێرن براندەکانی خۆیان نەمایش کردووە لە بڵین وەکو ئەکسسوارات و هەروەها ڕۆن و کرێمی تایبەت و کۆمەڵێک بۆنی تایبەت و ئەوانەی کە خۆیان خاوەنێتین لە هەمان کاتدا کۆمەڵێک ئەکسسواراتی دیکەیان هەیە کە لێرە نەمایشیان کردووە. ئەوانەی کە براندی تایبەتی خۆیان هەیە نزیکەی 20 بۆ 25 گەزن لە شاری سلێمانی پێشتریش لە پێشنگاکانی دیکە بەشداریان کردووە و ئەوانەی کە لێرن ماوەی نزیکەی 10 بۆ 15 ساڵیانی ئیشەکەن لە بەرهەمەکانیان. ئێستا سەرەتا کە بەرهەمەکانیان ناسراوە بە ئێستاوانی کە لێرن بەرهەمەکانیان ناسراوە لە هەمان کاتدا ینی خەڵکی دیکەش لەلایەن کار دەکات توانیویانە دەرفەتی کار بۆ کەسی دیکەش یان گەنجی دیکەش بڕەخسێنن لە پاڵ خۆیاندا. بۆیە ینی ئەوان جگەلەوەی کە بەرهەمەکانیان لێرەدا نەمایش کردووە لە هەمان کاتدا بەشێک لە بەرهەمەکانیان ڕەوانەی وڵاتانی دەرەوەش کردووە چونکە بەرهەمەکانیان ناسراوە ینی بوونەتە براندێک لە هەرێمی کوردستان ینی لە بازاڕەکاندا توانیویانە ینی منافسە بۆ خۆیان دروست بکەن هەروەها بەکارهێنەریشیان لە هەمان کاتدا هەیە. وەکو ئاماژەم پێکرد جگە لە ئەکسسوارات و هەروەها خواردنێکی تایبەت ینی شیرنی تایبەت خواردنی تایبەت ئەمانە هەمویان کردووە بە براندێک و ناوی خۆیان لەسەری نووسیوە. ئێستا لێرە لە بەردەم کتێبخانەی گشتی شاری سلێمانی نمایشی ئەو بەرهەمانیان کردووە خەڵکێکی زۆریش ینی سەردانیانەکات شتیان لێ دەکرێت. ئەوان قسم لەگەڵیان نەکرد باز لەوە دەکەن کە پێویستیان بە هاندانی زیاترە پێویستیان بە پشتگیری و پشتیوانی زیاترە بۆی کە بتوانن هاوشێوەی وڵاتان ئەو بەرهەمانەیان ئەو براندانەی کە هەیەە بە خەڵکو و بە هەرێمی کوردستان و بە وڵاتانی دەرەوەش بیناسێنن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازدان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژێم ڕۆمان پێشکەشکردن بۆ هیوای کە جێگەی سوود و ڕۆزامەندی هەموو لایەکتان بوو بێت بە دڵتان بوو بێت تا کۆتایی لەگەڵمان نابوو بن. سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵ تا شەمە پێتان دەگەینەوە لەگەڵ هاوکارانم بەخوای گەورە مێربانتان ئەسپێرین. ماڵتان ناوە هەینیەکی پڕبەرەکەت. خواتان لەگەڵ. سپاس.